بەناوی خوای بەخشندە و مێرەبان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێکەین خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی ژمارە 4 ڕۆژی دانیشتن 21 نۆی 2015 بەرنامەی کار بەپێی حکومەکانی بڕگەیەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 4 خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 10 پێشنیوە ڕۆبێت لە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 21 نۆی 2015 و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە بێت. یەکەم بەردەوامبوون لەسەر گفتوگۆکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لیژنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادە کراوە بە پێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 و بڕگەی 8 لە مادەی 56می یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 پاڵپشت بە مادەی 94 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراوە. لە دەستپێک داوا لە بەڕێز سکرتیاری پەرلەمانەکەین کە پوختەیەک لە دانیشتنی لە کۆنووسی دانیشتنی پێشووی پەرلەمانی کوردستان بخەنەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 3 لە بەرواری 29 2015 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە، دووهەم خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو هەروەها خوێندنەوەی ناوی ئەندامانی پەرلەمانی ئامادە نەبوو لەلایەن سکرتێری پەرلەمانەوە. سێهەم گفتوگۆکردن لەسەر پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بۆ دانیشتنی ئەمڕۆ دواخرا. ئێستا داوا لە بەڕێزتانەکەین کە ناوی ئامادە نەبووانی دانیشتنی پێشووی پەرلەمان بخەنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 3 ئاسایی لە بەرواری 29 2015 مۆڵەت پێدراو بوون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بەم شێوەی خوارەوەیە. یەکەم ئاری محەممەد مۆڵەت، دووەم ئێواری براهیم مۆڵەت، سێم تەحسین ئیسماعیل مۆڵەت، چوارەم پەری ساڵح مۆڵەت، پێنجەم جەمال عوثمان مۆڵەت، شەشەم جەودەر جەرجیس مۆڵەت، حەوتەم دلێر مستەفا مۆڵەت، هەشتەم سەهراب میکائیل مۆڵەت، نۆهەم شێرکۆ جەودەت مۆڵەت، دا گۆران ئازاد مۆڵەت، 11 ساڵح بەشار ئامادە نەبووە، 12 عەبدوڵڵا جاسم مۆڵەت، 13 عومەر ساڵح ئامادە نەبووە، 14 کەژاڵ هادی مۆڵەت، 15 کەعان نەجمەدین مۆڵەت، 16 ماجد عوثمان مۆڵەت، 17 محەممەد عەلی ئامادە نەبووە، 18 محمود عومەر مۆڵەت. زۆر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. ئێستا چینە سەر بڕگەی یەکەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان کە بریتە لە بەردەوامبوون لەسەر گفتوگۆکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لیژنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادە کراوە. بە لیژنەی کاتی پەیڕەو بفەرمونون بۆ سەر مەنەسە بۆ دەست پێکردن بە گفتوگۆ. فەرموون. بفەرمونون مادەی 21 بخەنەوە بۆ ئەوەی بیخێنە گفتوگۆ. بەشی چوارەم ئەندامێتی مادەی 21
دروستی ئەندامێتی ڕای یەکەم ڕای بەشێک لە ئەندامانی لیژنە پێیان وایە دەبێت دروستی ئەندامێتی لە پەیڕەو بمێنێ بەم شێوەیە بێت یەکەم مەبەست لە دروستی ئەندامێتی دڵنیابوونە لە باری یاسایی ئەندام لە کاتی پێشکەشکردنی داواکاری بۆ پاڵاوتنی تاکو و ڕاگەاندنی ئەنجامەکان و بوونی بە ئەندام بەپێی ئەو مەرجانەی کە لە مادەی 21 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموارکراو ئاماژە پێدراوە دووەم پەرلەمان لە ڕێگەی هەڵبژاردننی لیژنەیەکی کاتی لە سەرەتای هەموو خولێکی هەڵبژاردن پێک دەهێنێت بۆ پێداچوونەوە بەو تانانەی پێشکەش کراون لەسەر دروستی ئەندامێتی پێک دێت لە ژمارەیەک ئەندام کە لە 5 کەمتر نەبێت و لە 7 زیاتر نەبێت بە مەرجێک لە نێوان ئەندامانی لیژنە ئەندامانی تانە لێدەر یا تانە لێدراو لەسەر دروستی ئەندامێتی تێدا نەبێت لیژنە کە لە یەکەم دانیشتنیدا سەرۆک و بڕیادەرێک بۆ خۆی هەڵدەبژێرێت و کارەکانی بەپێی ئەو حکومە تایبەتیانەی کە بۆ لیژنەکانی پەرلەمان دانراون لەم پەیڕەوەدا بەڕێوە دەبات سێم هەموو ئەندامێک مافی هەیە تانە لە ئەندامێتی هەر ئەندامێکی دی بدات هەروەها هەر پاڵێورایەک لە لیستی براوە بۆی هەیە تانە لە ئەندامێتی ئەندامی براوە لە لیستەکەی خۆی لە پەرلەمان بدات و داوای پوچەڵکردنەوەی هەڵبژاردننی و دروستی ئەندامێتەکەی بکات لە ماوەی 30 ڕۆژ لە سێند خواردنی ئەندام چوارەم تانەکان بەنووسین لە ماوەی وەرزی یاسادانانی یەکەمی پەرلەمان دوای هەڵبژاردن پێشکەشی سەرۆک دەکرێت و ئەویش ئاراستەی لیژنەی پێداچوونەوە بە دروستی ئەندامێتی دەکات پێنجەم لیژنە وێنەیەکی تانەکە بۆ ئەندامی تانە لێدراو دەنێرێت بۆ ئەوی لەو ماوەیە بۆی دیاری دەکەن بەرگری خۆی پێشکەش بکات هاوکات بۆی هەیە ئەو بەڵگانە ببینێ کە لەسەری پێشکەش کراون شەشەم لیژنەکە پێداچوونەوە بە داوای تانە لێدان دەکات و بۆی هەیە هەموو کۆنووس و بەڵگەکانی پەیوەست بە هەڵبژاردننی ئەندامی تانە لێدراو ببینێت و بانگێشتی شایەت و کەسی شارەزا بۆ گەیشتن بەڕاستی بکات هەروەها راپۆرتەکەی لە ماوەی کە لە 30 ڕۆژ زیاتر نەبێت لە ڕۆژی ناردنی داواکە پێشکەش دەکات دواتر پەرلەمان دروستی ئەندامێتی بە زۆرینەی 2/3 دەنگی ئامادەبووان یەکلا دەکاتەوە حوتەم لە کاتێکدا کە تانەکە جدی نەبوو یان زانیاری نادروستی لە خۆ گرتبوو بە ئامانجی لە کەدارکردنی ئەندام لیژنە راپۆرتێک دەداتە سەرۆکی پەرلەمان ئەویش بۆی هەیە بیداتە دادگای لێکۆڵینەوەی تایبەت بۆ گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی بەرامبەر تانە لێدەر هەروەها بۆ تانە لێدراو هەیە خۆی ئەم ڕێوشوێنە ڕاستەخۆ بگرێتە بەر ڕای دووەم بەشێکی ئەندامانی لیژنە پێیان وایە پێویست ناکات دروستی ئەندامێتی لە ناو پەیڕەو هەبێت و زیادەیە کە قسەی هەیە لەسەر ئەم مادەیە باناوەکان بنووسرێ من ملاحظات ها ورقي مامۆستا عەبدوڕەحمان نوقتەی نظامی بەڵێ بەڕە سەرۆکی پەرلەمان من پێم باشە لە جیاتیەوەی مناقەشەیەکی زۆری کەین ئەمە دوو ڕاهەیە ئەو دوو ڕایە بخرێتە دەنگانەوە کۆتایی پێبێنێت چونکە ڕای یەکەمیان پێم وابە ئیشی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانە ڕاستیدا لێرە ئاکرێت بەس هەرە بێ مناقەشە بکرێ هەندێک لە ئەندامان پێیان وایە کە بمێنێ هەندێک لە ئەندامان پێیان وایە لا ببرێ خۆ بەبێ مناقەشەی ئەوە وە کاتێکی زۆرە بەس خۆی هەرە بێت مناقەشەی ئەوە بکرێت چونکە هەندێک لە ئەندامان ڕەنگە ڕایان وابێ کە بمێنێ
بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە ناویان تۆمار کردووە بۆ گفتوگۆکردن لەسەر مادەی 21 پێڕەوی ناوخۆ. قادر وتمان، فرهات، حمە صالح، تەلار لەطیف، شوان شێخ ئەحمەد، ڤەمان فەیسەڵ، عەباس غەزالی، شیلان جەعفەر، سالار مەحموود، مەروان گەڵاڵی، شێرکۆ حەمە ئەمین، بەهار عەبدوڕەحمان، بەهزاد دەروێش، ئەیوب عەبدوڵڵا، پەروا عەلی، ئەبوو کاروان، ئایدن معروف، غەریب مستەفا. بێستون فائق، جوان إسماعيل، شكري إسماعيل، سرود سليم، فالا فريد، دكتور شوان دەست زوو بەرزکەرە بۆی باش ببینین. بەڕێز کا قادر وتمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لەگەڵ ڕای یەکەمم، ڕای یەکەممان لا پەسەندە بکەواتە پێمان وایە دروستی ئەندامەتی بمێنێ، چونکە ڕاستە کۆمیسیۆن بۆ ئەو مەبەستە بارکی خۆی هەڵدەستێ و دیراسە دەکا، بەڵام لەوانێ هەندێک لە مەرجەکان هەندێک لە مەرجەکانی خۆ کاندیدکردن لەگەڵ هەندێکیان جیاوازی هەبێت. بۆ نمونە لەوانەیە زوو کۆمیسیۆن گا بەو ڕاستەی کە کەسەکە هاوڵاتی کوردستانی عراقەیە لە ڕووی تەمەنەوە ئەمە زوو یەکلایی بێتەوە، بەڵام کۆمەڵێک مەرجی تێدایە کە کاتی زیاتری پێویستەوە کۆمیسیۆنیش لەو فترە زەمەنی کە کەسەکان خۆیان کاندید دەکەن تا ڕاگەاندن پەسەندکردنی یاخود ڕەتکردنەوەی کاتی زۆری لە بەردەستدانیە بۆیە دروستی ئەندامەتی بمێنێ. خاڵی سێمیش پێم وایە کە ئەو ماوەی تهدید کراوە بۆ کەسی ڕۆژە، ئەو ماوەیە کە تهدید کراوە کەمە. من پێم وایە کە ئەم دەرگایە هەر ئاواڵا بێ، واگەر ئەم دەرگایش ئاواڵا نەبێت ئەوە ماوەکە زۆر کەمە بکرێ بە 90 ڕۆژ. لەبەرەوە 30 ڕۆژ زۆر کەمە بۆی کە کەسێک ئەگەر خوانەکردە دروستی ئەندامەتی تەواو نەبوو 30 ڕۆژ یا چاوپۆشی هەبێ، یعنی ئەو یا بەڵگە نەبێ، یا ئەگەر بەڵگەش هەبێ چاوپۆشی لێ بکرێ لەوانەی کە بەڵگەیان لە بەردەستدایە، بۆیە 30 ڕۆژ زۆر کەمە. پێویستە یا دەرگاکە ئاواڵا بێ کە ئەمە شتێکی باشە، یاخود بکرێ بە 90 ڕۆژ، ئەگەر قەراریش بێ ینی کاتیش تعدیل بکرێ، ئەم کاتە کەمە بکرێ بە 90 ڕۆژ. زۆر سوپاس. زۆر سپاس بەڕێز کاک شوان شێخ ئەحمەد. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر من لەگەر ئەوەی دامە ئەو مادێ زیادە لەبەرەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن هەیە، لەوێ فلتەر هەیە، شتێ دەکرێت لێوێ دەکە پێشەوەی ئەو هەموو هەڵمەتی ڕاگەیاندن و مادووبوون و ئەو وەزعانەش بکرێت، دەکرێت لێوێ دەکە حزبیانە سیاسیکە هەرچەندە هەمومان لە سنگرین لە یەکتر، دەکرێت لێوێ دەکە ئەوە لەوێ جێبەجێ بکرێنەوە وەک لەو لیژنەیە کە لە کاتی دروست دەکرێت. واگە دروستیش کرا کاک قادر ئیشارەت پێدا لەمە ئایا ئەو لیژنەیە چکە کاتێکە کاتیە هەلوما ئەو 30 ڕۆژەیە یاخود بەردەوام دەبی، لەوانی هەندێک نەزاندێت تا ناو تەشەرەکان دوا بکەوێ، بەس بە هەر شێوەیەکی گشتی من لەگەر ئەوەی داماکە ئەو مادەیە زیادە و نەمینێ. سپاس. زۆر سپاس بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی. بسم الله الرحمن الرحيم. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لەگەڵ ڕای یەکەمدام کە وەکو خۆی بمێنێتەوە، لەبەرەوەی شەرتنیە لە فلتەری کۆمیسیۆن هەموو شتێک ساغ بێتەوە. بۆ نمونە لە پەرلەمانی عراق سوێندی یاساییشیان خواردبوو، بەڵام دوایەکە و فلتەریان بۆ دانرا متمانیان لێ سەندرایەوە. خاڵی یەکەم تعدیل بکرێتن کە بەم شێوەیە پێناسەی دروستی ئەندامی بکرێتن و جیا بکرێتەوە لە مەرجەکانی خۆپاڵاوتن کە دیاریکردنی لێرانە مەرجەکانی خۆپاڵاوکردنی دیاری کردووە کە ئیشی کۆمیسیۆنە ئیشی ئەو لیژنەی پەرلەمانی نیە و دەستان خۆش بێت. زۆر سپاس. ئەمەوێت تەنها یەک تێبینی بە بەڕێزتان بڵێم ئەندامانی بەڕێزی پەرلەمان کە گوێ لە ڕای هاوڕەکانتان بگرن، ئەو ڕایی کە جێی سەرنجتانە و ئێوەش پێی ڕازین تکایە پشتیوانی بکەن، چونکە وەکو خۆتان نەزانن لە دانیشتنی یەکەمی و توێشکردن لەسەر پەیڕۆ و بڕیاری ئەوەمان داوە کە هەر ڕایەک بە دەنگدانەمە، هەر ڕایەک 3 کەس پشتیوانی نەکرد بێ ناخرێتە دەنگدانەوە. بۆیە ئەگەر هەر ڕایەک جێگەی سەرنجتان بوو ئەتوان پشتی لێ بکەن سەر ڕایەوەی کە قسەکانی خۆتانەکەن. سپاس بۆ جەنابەت مامۆستا مەڕوان. بەڕێز کاک ئەبوو کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لەگەڵ ڕای یەکەمام لەبەرەوەی کۆمیسیۆنی باڵا شەرتەکانی دانا و زۆر سپاس.
یعنی ڕای دووەم یان ڕای یەکەم دووەم با بڵێ ڕای دووەم بەڵێ باشە سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ڕای دووەمام واتە بە پێویستی نازانم ئەم مادێ هەبێت لەبەر ئەم هۆکارانە یەکەم کاندید کە سوێندی خوارد بە پێی یاسا دەبێت ئەندامی پەرلەمان و هەموو ماف و حەقێکی ئەندامەتی پەرلەمانی هەیە و پێویستان پرۆسەیە پێش سوێن خواردنی ئەنجام بدرێ و هەروە ئەمە کاری کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانە و پێویستە مەرجەکانی کاندید فەرەهەم بکاوە لەوێ یەکلایی بکرێتەوە و خاڵێکی تر دەشێ ئەمە بسپێردرێت بە دادگای باڵا یاخود بە دادگای تەمیز بۆ یەکلاییکردنەوەی ئەم کێشەیە و خاڵێکی تریش ئەوەیە کە ڕاستیە تا ئێستاکە لە پەرلەمانی کوردستانە حاڵتی وا ڕووی نەداوە یعنی ئەم مەرجە لەوە لە پێڕەوی ئەم مادەیە لە پێڕەوی ناوخۆشە هەبوو تا ئێستا لە پەرلەمانی کوردستانە ڕووی نەداوە و ڕەنگە موشمان ملاحەزەمان نەبوو بێ لە کاتی خۆیان بەڵام بەرحاڵ من ناسمەوە تەفاسیلەوە بۆیە ینی لەسەر ئەو ئەندامانی کە لە خولەکانی ڕابردووا بوون هەڵبەتەمە بەسم لەوەیە بۆیە من لەبەر ئەو هۆیانە لەگەڵ خاڵی دووەمام و بە زیادەیە زانم و ئەگەر هەر هاتوو با بڵین ئەو مادەی یەکەم یاخود ڕای یەکەم سەرکەوت ئەوە من بە پێویستیە زانم پێشەوەی سوێندی یاسایی بخوا هەر ئەندامێک ئەم ڕێکارەی نێگەڵا بگێتە بەروە واتە ناکرێت ئەندامێک سوێندی یاسایی بخوات و بێ بە پەرلەمانتار و ماف و حقوقی پەرلەمانتاری وەرگێ اینجا بێ ئەم ڕێکاری لەگەڵا بگێتە بەر و لە ڕاستی ئەمە ئیشی پەرلەمانیش نییە بە بڕوای من ئەمە ئیشی پەرلەمان نییە ئەمە جێبەجێکا بۆیە من لەگەڵ ڕای دووهەمدام سوپاس زۆر سپاس بەڕێز کاک بەمان فەیسەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمانی ئێکی سڵبێن کارێ پەرلەمانی مانا ئەڤێ ڕەیەکیە کۆ دوێتن ئەف بەشێ بەحسل تاانە لێدانە درستی ئەندامەتی پەرلەمانی دکێتن دوێتن بمینێتن بەس بتنێ هەندێک سەرنجمە هەنە و ئەوژیش خاڵائێکێ دەست پێتکردن ئێکش کارین ئەساسیەم پەرلەمانی ئەوەل دەمێت دەست پێکا دەست بکاربیناوی دوێتن ئەف لژنەها بێت پێکینانی تیلقائیان یعنی پشتی بۆرینا مثلا دوو ڕۆژە سێ ڕۆژەش ئەیکەم دانیشتن دوێتن ئەف لژنەها بێت پێک ئیناندنێ بەس الڤێری بچێک تەناقص هەیە و دەمێت بێژتن مەرجێکی ئەندامێت وێ لژنێ نابیتن ئەوێت تانە لێدەر یان تانە لێدراون کەواتە ئەگەر دەست پێکی پەرلەمانی لژنێک پێک ئینابتن دچەوە ئەو ئێتن زانین و ئەندامێن وێ لژنێ نایێت تانە لێدەر و تانە لێدراون ئەوە ئێک دوو الخاڵە شەشێ بەحست کردن بێژدەم پەرلەمان دێ درستیە ئەندامەتیە بزۆرینا دوول سەرسێ ئێکلاکەتن مەبەست الڤێرە و گەلێکی وازح نینە کا درستیە ئەندامەتیە دێ چاوە ئێکلاکەتن باشە ئەگەر بەلگە نەبین کو ئەف هاتی لێدانێ یا جهێ خوددایە چاوە پەرلەمان دەvێ ئێکلاکەتن بەرهەندێ الڤێرێ پچێک لێکدانەکادی بۆ ئەوانجی سیاغەکادی تر بۆ vê مادێ یا زۆریە و ماناوی گەلێکی پێدویە و گەلێک سپاس زۆر سپاس بەڕێز کاک فەرهاد حەمە ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان من هیچ گومانم نییە کە ئێوە هەمووتان لە من دڵسۆزترن بۆ ئەم وڵاتە بەڵام قسەکانم وەکو تێبینیە کەم تکایە جۆم لێ بگرن سەبارەت بەم مادەیەکە بەڵێ سەبارەت بەو مادەیەیە پەرلەمان وەکو پرەنسیپ پەرلەمانتار وەکو پرەنسیپ ئەوەندە گرنگ و گەورەیە کە ئەبێ زۆر بە هەیبەتر و زۆر بە ڕێسترەوە سەیری بکرێت لەم کوردستانە پەرلەمانی کوردستانیش پەرلەمانی نەتەوەیەکی داگیر و دابەشکراوە کە پڕە لە مەشاکل ئەم وڵاتە لەبەرەوە دروستی ئەندامێتی ئەگەر لە هیچ پەرلەمانێکی دنیا نەمێنێ پێویستە لە پەرلەمانی کوردستان بمێنێ مەسەلەی ئەندامێتی لە پەرلەمانی کوردستان تەنها مڵکی ئەندامی پەرلەمان نییە خەڵکی کوردستان پەرلەمان هەڵبژێرن بۆیە بەڕای من پێویستە هاوڵاتیش بتوانێت تانە لە ئەندامی پەرلەمان بدا چونکە لەم وڵاتەی ئێمە 100 ساڵە داگیر و دابەشکراوین جاش باسی جێی شعبی مخابرات استخبارات هەمووی لە وڵاتەی ئێمە هەبوو ڕاستە زۆری بە ناچاری بووە ڕاستە زۆری بە ئیحراج بوون بووە ئەسڵەن ئێمە پێویستە لەم پەرلەمانە بنووسین لە پەیڕە و ئەوەی کە باوکو دایکیشی لە ڕیزەکانی دوژمنا بوو بۆی نێبێتن پەرلەمانە پەرلەمانی کوردستان وا گاڵتەیە پەرلەمانی کوردستان پێویستە ئەوەندە گەورەی ڕابگرین هەر کەسێک بێتە ئەم پەرلەمانە هەستکا لێرە گەورە ئەبێ پەرلەمان بچووک نییە پەرلەمانی کوردستان پێویستە هاوڵاتیش مافی تانە لێدانی هەبێ لە ئەندامێتی پەرلەمان نەک پەرلەمانتار ئەمە بێڵینەوە بڵین هاوڵاتی و ئەندامی پەرلەمان مافیان هەیە تانە بدەن لە ئەندامێتی بۆ نمونە من ئەمە یەک دووهەم ئەوەی کە ئەڵێ لیستەکەی خۆی تۆ بۆت نییە بەستانە بدەی لە لیستەکەی خۆت بۆت هەیە تانە بدەی لە لیستەکانی تریش
ئەمە وەکو ڕخنە و ڕخنە لە خۆگرتنەکەی شاخە ئێمەیان فێر کرد بۆ ڕخنە و ڕخنە لە خۆگرتن بۆ نییە ڕخنە لە مقابلەکەت بگری بەڵام بۆ تێ لە خۆتی بگری ئەمە یەک دووهام بەڕاستی برادران سی ڕۆژ زۆر کەمە سی ڕۆژ چییە؟ سی ڕۆژ تێپەڕە بێ سەدان کەس هەیە ئەزانێ بۆ نمونە من خائین بووم هەر بیری شێچێ لەو سی ڕۆژە ئەمە پێویستە سی ڕۆژەکە کراوە بێ و پێویستە هاوڵاتیش بۆی هەبێت تانە بدا لە مافی ئەندام بەداخەوە کاتەکە تەواو باشە باشە دەست خۆش بەڕێز کاک عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلمان ئەمن لەگەڵەوە دامە ئەو مادە بمێنێتەوە چونکە دروستی ئەندامی مەرجێکە بۆ ئەندامبوونی پارلمان بەڵام بە گۆڕانێکەوە خاڵی یەکەم بمێنێ خاڵی دوام پێویست ناکاتن لە پارلمان لێژنە بدانێ لە کاتێکی هەر گرفتێک بۆ ئەندامێک دێتە پێشتانەی لێ دەدرێت یا تانە بێتن با دەستگای دادوەری یەکلایی بکاتەوە. باشە سپاس بەڕێز خاتوبار عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من ڕای دووەم بە گونجاو ئەزانم بەم ئەتیبارانە یەکەم ئەمە کاری کۆمیسیۆنە بە تایبەتیش کە ئێستا ئێمە کۆمیسیۆنێکی سربەخۆمان هەیە لە هەرێمی کوردستانە کە بێگومان ئەوان بە دوای ئەوە ئەچن کە لە مەرجەکانی کاندیدا هاتووە ئەو کەسانەی کە خۆیان کاندیداکەن لە یاسای هەڵبژارنەکانە وەکو مەرج هاتووە ئەو کەسە کە نابێت هیچ تانە و هیچ گومانێکی لەسەر بێ کەواتە ئەبێ ئەوان تحقیقی ئەویان کردبێ و ئەوان دیراسی ئەویان کردبێ. خاڵێکی تر ئەو کەسە دەنگی پێدراوە لەلایەن هاوڵاتیانەوە یعنی دوای ئەوەی کە دەنگی پێدراوە و بۆتە نوێنەری خەڵک دوای ئەوە ئەو کارە بکەی بەڕاستی نەگونجاوە ئەبێ هەر لە ئەساسەوە یعنی لە بیدایەتەوە ئەوە بکەی نەک خەڵک دەنگی پێبات و دوایی بەو شێوازە. خاڵێکی تر لە ڕاستیا پەرلەمان موسسەیەکی تحقیقی نییە ئەوەندەی کە موسسەیەکی بە دوواداچەون و یاسا دەرکردنە بۆیە وەکو موسسەیەکی تەنفیزی ئەمە جێبەجێ بکە و لە هیچ خولێکی پەرلەمانیشە ئەمە لە ڕووی عملیەوە جێبەجێ نەکراوە بۆیە من ڕای دووەمم پێپەسەندە و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بەهار عەبدوڕەحمان. بەڕێز دکتۆر سرۆت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە خاڵی یەکەم دەکەم کە ئەو فقرە هەمووی بمێنێتەوە ڕاستە لە کۆمیسیۆن ئەو مەرجانە هەیە بەڵام ناکرێ کۆمیسیۆن تەنها فلتەر ببی لەبەرەوە هەمومان دەزانی ڕخنەمان هەیە لەسەر کۆمیسیۆن لەسەر ئەساسی محاسەسەی حزبی دروستکرایە و سوبەی دووبەی بەتەئەکید موساوماتی حزبی ڕۆلی سەرەکی دەبی لەم بابەتانە. هەروەها پشتنیار دەکەم لە بابەتی فقرەی دووەم کە دەکرێت کە دەڵێ لژنەی کاتی لە سەرەتایی هەموو خۆڵێک هەڵدەبژێرێ پشتنیار دەکەم تەقدیم و تەخیر بکرێتەوە ئەگەر طعون نەبی پێویست ناکە ئەو لژنە ئەسڵەن تشکیل بکرێ یعنی ئەگەر طعون نەبی تشکیل ناکرێت ئەگەر طعون هەبی ئەو کاتە لژنەکە تشکیل دەکرێت و زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر سرۆت. بەڕێز سایدن معروف فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەر ئەوە دەم کە ڕای دووەم ڕای یەکەم زیادە لەبەرەوەی لە کاتی پاڵاوتن و تاک و هەڵبژاردن وردبینکردنی لێکۆڵێنەوە لە دروستی ئەندامەتی یەکێکە لە ئەرکەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی هەرێمی کوردستاندا زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێز ئایدن معروف. بەڕێز تەلار لەتیف فەرموو. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. من لەگەڵ ڕای دووەمە لەبەر ئەم هۆکارانە یەک وەکو ئەو پشتگیری ئەو بەڕێزانەکەم کە فعلەن وایە کۆمیسیۆن بۆ ئەو کەسانێک کە هەڵبژێراون و دەرچوون وەسیۆنی یاساییان خواردووە بە فلتەری کۆمیسیۆنا ڕۆشتووە لەبەرەوە ئەو مەرجانەی تەواو کردووە و دواتر ئێمە هەندێک میکانیزم هەیە کە لە ناو بڕگەی یەکەمە ئاماژەی پێنەکراوە جێگا نەکراوەتەوە ئەو کاری دادگاکانە ئەو کاری ئەو لیژنەیە نییە و میکانیزمەکەی دیاری نەکراوە بۆیە گرنگە ئەو ڕێکارە یاساییانە بۆ نمونە لەو حاڵەتانە بدرێتە دەستەی نەزاها ئێمە دەستەی نەزاهەمان هەیە ئەتوانێت ڕێگای دەستەی نەزاهەوە لە کاتی بوونی ئەو کارانە کۆ لەژێر چاودێری پەرلەمانی کوردستانە ئەتوانێت ئەو خاڵانە لەبەر چاوگیرە و کاری لەسەر کرێ و ئەوشمان لە یاد نەچێ لەر حاڵەتێکە ئیدعای عامان هەیە و ئەگەر ماوەکەشی بەسەرچوو لە ڕێگای ئەوان وتوانێت کاری خۆی لەسەر بکەوە کاری یاساییەکەم گرێتە بەر و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز تەلار لەتیف.
رئيس شيلان جعفر فرمو. بەڕێز سەرۆکی پارلەمان منیش لەگەڵ ڕێی یەکەمان بۆیە قسەکانم دووبارە ناکەمەوە پشتگیری ئەم هەواڵانە ئەەکەم بەڕێز کاک قادروەتمان بەڕێز کاک بەمان بەڕێز کاک عەباس پشتگیریان ئەەکەم سپاس. سپاس بۆ بەڕێز شیلان جعفر. بەڕێز غەریب مستەفا ما مستەفا فرمو. بەڕێز سەرۆکی پەرلەمان غەریب پێنجێنێ من لەگەڵ ئەو ڕایم کە دروستی ئەندامێتی پێویستە بمێنێ بەڵام تەنها ئەوەندە بمێنێ کە ئەگەر تانەیەک سەری هەڵدا لە ئەندامێک میکانیزمێک هەبێ لە ناو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە کە چارەسەری حاڵەتەکەی پێ بکرێ میکانیزمەکەش پەیوەندی نییە بە پەرلەمانی کوردستانەوە پەیوەندی هەیە بە دادگای لە کۆڵینەوەەوە واتە ئەگەر تانەکە جددی بوو سەرۆکی پەرلەمان بیداتە دادگای لەو کۆڵینەوە بەڵام دادگاش پابند بکرێ کاتی بۆ دیاری کرێ بۆ چارەسەری کێشەکە بۆیە ئەم دەقەمدا ڕشتووە سەرۆکی پەرلەمان دۆسەی تانە لێدانەکە ڕەوانەی دادگای لێکۆڵینەوە دەکات و پێویستە دادگاش لە ماوەی 1 مانگدا ئەنجامی داوای تانە لێدانەکە یەکلایی بکاتەوە وەڵامی پەرلەمان بداتەوە. سپاس. سپاس مامۆستا کە زەحمەت نەبیتەوە بنێری ئەوەی نووسیتە. بەڕێز سالار مەحموود فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیە هەبوونی مەرجی ئەندامەتی گرنگە هەرچەنە ئەندامی پەرلەمان تا ئەو کاتەی دێتە هۆڵی پەرلەمان پێشتر بە چەند فلترێک تا تێپەڕێ ئێمە بیرمانەچێ فلتەری کاندید بوون لە پێش فلتەری ئەندامەتیە کە ئەم فلتەری کاندید بوونە ئەسپێرێ بە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و بە یاسای کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ئەو پەیڕەوەی کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن کاری پێەکە بۆیە لە نێوان فلتەر بۆ کاندید بوون و فلتەر بۆ ئەندامەتی ئەمە دوو مەسەلەی جیاوازە ئەوەی ئێستا پێوەستە بە فلتەر بۆ ئەندامەتی بە دیدی ئێمە مەسەلەی مەرجی ئەندامەتی گرنگە بمێنێتەوە من نازانم پرسیارێکم لە ئەندامانی بەڕێزی لیژنەی دەستوری هەیە پەیڕەوەکەی ئێستا وەکو بەشێک لە بنەما وەرئەگیریان هەر تەنها راپۆرتەکە بە بنەما وەرئەگیریە لە کاتێکا من ڕام وایە ئەسڵی مادەی 24 بەشی یەکەم کە ئەندامەتی مەرجەکانی دروستی ئەندامەتی دەستنیشانکراوە زۆر بە دەقیقی هاتووە ڕاستە کاری پێ نەکراوە لە خولەکانی ڕابردوو ئەم خولەشدا تەبیعەتی پەرلەمانەکە و سروشتی عملی سیاسی و دیموکراسی وا بۆ ئەگینا تەسەور وایە لە ئایندەدا ئەم خاڵە ئەبێت یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانی ناو پەیڕەوی ناوخۆ کە لەسەر مەرجی ئەندامەتی و دروستی ئەندامەتی کاری لەسەر بکرێت بۆیە مانەوەی ئەو بڕگانەی کە لە ئەسڵی پەیڕەوەکەدا هاتووە زۆر زۆر گرنگترە ئەگەر نا بەشی دووەمیان بمێنێتەوە کارێکی باشترە. سپاس بۆ بەڕێز سەلار مەحموود. بەڕێز بیستم فایق فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ڕای دووەمام لەبەرەوەی فلتەرێکی زۆر گرنگ هەیە تەوان پشتگیری و قسانی هاوڕێیانم دەکەم بەڵام دووبارەی ناکەمەوە یەکێک لەو فلتەرە گرنگانەی بۆ ئەندامانی پەرلەمان دەنگی خەڵکە لە ڕاستیە بەتایبەت بۆ ئەم خولە و خولەکانی داهاتوو کە قایمەکە کراوە یعنی خەڵکی کوردستان دەنگی داوە و بڕیاری داوە کەسێک بێتە ئەندامی پەرلەمان یعنی تۆ چۆن ئەو حەقە لە خەڵکی کوردستانە سێنی خۆ ئەگە قەرار وابێ هەر کاندید یەکێک لەو خاڵە خراپانەی تابێ کە نەبێتە ئەندامی پەرلەمان بێگومان خەڵکی کوردستان دەتوانێت عقوبەی بداونەیەڵێ بێتە پەرلەمانەوە بۆیە دەکرێت ئەمە کە ئێمە ئێستا باسی دەکەین ئەم توندکردنەوە دەکرێت لە یاسای ئینتیخابات و ئەو ڕەشی کە دوێنێت جێگەی قاش بوو لە بینی ئێمەیە لەگەڵ کۆمەڵی بابەتی دریژدا ئێمە دەست بەرین بۆ تعدیلکردنی یاسای ئینتیخابات بەڵام لێرە ئێمە ئەندامەتی لە ئەندامێکی پەرلەمان بسێنینەوە ئەی ڕێی خەڵک چی لێ بکەین کە ئەو ئەندامە ڕەنگە 30 دەنگی هێنابێ بۆیە ئەمە پێچەوانە ئەبێ لەگەڵ ڕێی خەڵکە زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بیستم فایق. نقطەی نظامی کاک فەرهاد. بەڕێز سەرۆک و ئەندامانی پەرلەمان ئەگەر کابرایە گەیشتە پەرلەمان و بەو هەموو فلتەرانە دەرچوو گەیشتە ئێرە ڕقم هەڵمەسێنن لە خولی یەکەمی پەرلەمانەوە بەعسی دەرکەم هەتا کۆگاتە ئێستا. ئەوە خاڵی نظامی نەبوو کاک فەرهاد. ئێستا مناقشات بەردەوام دەکەین. بەڕێز بەزاد دەروێش فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ بەڕێز سەرۆکی پەرلەمانی بووچوونە من درستی ئەندامەتیا تۆ بێتە سەلماندن سێ قۆناغا ئێکی کاندیدکردنە مەرجێت کاندید بوونێنە ئەvە ئەرکێ کۆمسیونەیە قۆناغا دوێ پشتی ڕاگەاندن ئەنجامان ئەvەش کۆمسیون گەل محکەمە تەمیزێ گوێ جارێک گەلێک جارە تەعنەش طبعا هۆن نەلێدۆن مرحلة سي أندامتيا بيوستا هولا برلماني فعلا أم قال هندي نبر هندي بروا أجرك وأف قناغ سي بمينيت درس بينا أندامتي
كو برلمان فعلا فالجنوب بينت ام قال رأيه كينا تشكي قناعتهم على فلترك يدكية احتياطية بيوستا بمينيت وخالو ديش ام قال هدينا سيام بحث كات سي روش بوتشونو ما كيما هكا بيتا شيست روش دي بوش تربيت وخالو شاشيش برس سروقي برلماني بباشا بادل كبيجيتن دواتر برلمان درستي اندامتي بزوريني سي سردو او دي بيتا جيوك وبيجيتن اگر سلم اف طعنا هودنا سلماندن سروك برلمان پیشکشی لستا وی لست بکته و آگادار کتنو یک لب کته و نهیتا دنگ دانا برلمان باشتره قناعتون سپاس بو برئیس بهزاد درویش برئیس ایوب عبدالله فرمو بەڕێ سەرۆکی پەرلەمان منیش لەگەڵ ڕای دووەم دام لەبەرەوەی ئەوە دووبارەکردنەوەی کاری کورسیۆنەوە وەک دەڵێن وەردانەوەیەتی و تا ئێستاش ئەو مادەیە لە پێڕەوی ناوخۆدا هەبوو جێبەجێ نەکراوە تەنها پێڕەوی ناوخۆی پێقەبە کراوە و خاڵێکی کە ئەوەیە کە پێویستە فلتەرەکانی کۆمیسیۆن بەهێزتر بکرێت چونکە لەگەڵ ڕایەکەی یەکەمدا باسی ئەوە دەکا ئەگەر تانە لەسەر ئەندامێک هەبوو زانیاریەکان نادروست بوون ئەوە ئیحالەی دادگایەکی تایبەت دەکرێت کەواتە با بۆ هەردوو حاڵەتەکە بۆ دروستی و بە نادروستەکەی با ئیحالەی دادگای تایبەت بکرێت و چ پێویست ناکە ئێمە لێرە لە ناو پەرلەماندا لیژنەی بۆ پێکوێندرێت و هەندێک لە هەواڵان دەڵێن پێش سوێند خواردنەکە باشە ئەندامێکی پەرلەمان کە سوێندی یاسایی نەخوارد بێت نەبوو بێت بە ئەندامی پەرلەمان چۆن دەتوانێت ببێتە لیژنە لەسەر پاڵێوراوێکی کە پاڵێوراو چۆن دەتوانێت ببێتە لیژنە لەسەر ساکردنەوەی ناوی پاڵێوراوێکی کە بزانی دروستە بۆ ئەوەی کە سوێندی یاسایی نەخوارد و ئێستا نەبۆتە ئەندام بۆیە وا بە پێویستی دەزانم کە ڕوبەڕووی دادگای تایبەت بکرێتەوە هەردوو حاڵەتەکە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز ئەیوب عەبدوڵڵا خاڵێکی نظامیمان هەیە کاک عەلی هاڵوو خاڵی نظامی بەرێز سەرۆکی پەرلەمان ئەگەر بوون بە خاڵی پەیرە و حساب بگەن مەمنونتانە بم نازانم خاڵی پەیرەویان دەبێت خاڵی پەیرەوی بیت مەمنونتانە بم من پشتوانی 100% لە قسەکانی بەرێز فەرهاد سەنگاوی ئەەکەم و زۆر سوپاس سپاس ئەوش خاڵی نظامی نەبوو ئەمەش خاڵی نظامی نەبوو بۆم حساب بکەن مەمنون بەرێز تورە باڵا فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەئیدی ڕای یەکەم دەکەم و پێویستە هەبێتن دروستی ئەندامێتی و بە زیادەشی نازانم لە ناو پەیڕەوی ناو خۆدا چونکە ئەگەر تەطبیقیش نەکرابێتن عادەتەن کاتێک کە پێویستت پێ دەبێ اینجا تەشریع نەقسی لێ دەکەوێتەوە ئەگەر بگەڕێینەوە بۆ یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە مادەی 56 لە بڕگەی 11 دەڵێ یەکلاکردنەوەی ئەو تانانەی کە پێشکەش کراون لەبارەی دروستی هەڵبژاردننی ئەندامەکانی ئەندامێتیش بە زۆرینەی دەنگی دوو لە سەرسەی ئامادەبووانەوە نەبێ هەڵناوەشێتەوە واتە ئەو وەکو قاعدە عامە هێناویەتی کە دروستی ئەندامێتی یەکێکە لەو هۆکارانەی کە دەکرێت ئەندام پەرلەمان ئەندامێتی خۆی پێ لە دەست بداتن ئەوەی کە لە ناو پەیڕەودا هاتووە وردەکاری ئەو بابەتەیە واتە لە ناو قانونی هەڵبژاردندا باسی کردووە کە یەکێک لەو خاڵانەی تۆ ئەندامێتی پێ لە دەست دەدەی ئەوەیە کە ئەگەر دروستی ئەندامێتی تەواو نەبێ اینجا پەیڕەوی ناوخۆ هاتووە وردی کردوتەوە لە دەستدانی ئەو ئەندامێتیە چۆنا بەو شێوازەی کە هاتووە تەنها داواکاری من ئەوەیە لە ئەندامانی بەڕێزی لیژناکە پێداچوونەوەیەک لە کاتی سیاغە بۆ بکەن بۆ ڕێخستنەوەی ئەو خاڵانەی کە هەیە دەنا تەکید لە سەرمانەوەی دەکەم و بە زەڕوریشی دەزانم زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤاڵە بەڕێز شوان قەلادزی فەرموو مامۆستا بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش لەگەڵ ڕای دووەدام لەبەرەوەی جەماوەر دەنجی پێداوە ئەوە تەدەخولە لە ڕەئی خەڵک بەڵام پێویستە فلتەرەکانی کاندیدکردن زیاتر بکرێن و لەگەڵ بەشێکی زۆری لەگەڵ ڕێیەکانی بەڕێز کاک فەرهاد سەنگاوی دام کەوەی کە مەسەلەی خەیانەتی نیشتیمانی و نەتەوەی و بەعسی بوون ئەوانە زیاتر چرتر بکرێتەوە چکە لە خولەکانی پێشوو ئەوە هەندێک لەو هەڵانە بووە و ئەو محققانەی کە علاقەیان بە کاروباری یاسایی وهەیە زیاتر لە یاسای هەڵبژاردنەکانی کۆمیسیۆنی باڵا زیاتر ڕۆڵ ببینن و ئەو بابەتی تەندروستیش ئەتا ئێستا هەیمەنەی حیزب بەسەر زۆر شدازاڵە ئەگەر بمێنێت لەوانەیە یەشێک تۆمەتی بۆ دروست بکرێت ئەگەر هیچی نەبێت وەکو چۆن ئێستا دەبینین لە ڕاگەیاندەکان باز دەکرێت و زۆر سپاس سپاس بە بەڕێز شوان قەلادزی بەڕێز پەروە عەلی
بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش بە هەمان شێوە لەگەڵ ڕای دووەمام چونکە لە ڕاستیە ئەم کارە ئەکەوێتە ئەستۆی دوو موەسسەسەی تر کە ئێمە کۆمیسیۆنی باڵامان هەیە و هەروەها دادگاشمان هەیە ئەتوانین ئەو شتانە بەوان ڕاستپێرین بەڵام ئەکرێ مەرجی ئەندامێتی تونند و تۆڵتر بکرێتەوە دواتر ئەو کاتێک کە پەرلەمانتاریە ئەو کەسێک کە کاندی دەبێ و دواتر دەرەچێت سوێندی یاسایی ئەخوا پێم وانیەوە بە ئاسانی بتوانرێ ئەندامێتی لێ بسەندرێتەوە لەبەرەوە زۆر گرنگە لەو کاتانەیە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە ئێمە یان سیقەمان پێیان نییە یان ئەگەر سیقەمان پێیانە مەرجەکان تونند و تۆڵتر بکرێ بۆ ئەوەی کە ئەو ئەرکە ئەرکی ئەوان بێ سوپاس سپاس بۆ بەڕێز پەروەعالی بەڕێز دکتۆرە جوان ئیسماعیل بەڕێزان ئەندامانی پەرلەمان من لەگە خاڵی دووەمم عضویەت دروستی ئەندامەتی لە ئەوەی نەبینێ لەگەلەوەی لەگە برادران چکە بالفعل فلتەرێکدانێ لە کۆمیسیۆن مەجموعەک شروط مەرجەکان دانرا واتە ئەندام پەرلەمانەی ئەو مەرجانەی دیتە معقول نییە ببتە نوێنەری خەڵک پاشی سوندەکەی ئەتوبێی تاعنی لێ بکەی یعنی بلێتن بسم الله توڕەسە مەسەلەی تاعنی لەگە ئەندام پەرلەمانی دەست پێ بکەی لەگەلەوەی نیمە و زۆریشی طلعم کرد لەسەر پەیڕەوی ناوخۆ وڵاتان بەتایبەتی پەیڕەوی ناوخۆی عێراقی مەسەلەی تاعنی باس نەکراوەلی ئەوە یەک دووش من لەگەلەوەی نیمە کە ئەندام پەرلەمان پاشی سوندی کە نوێنەری خەڵکی کردە ئەندام پەرلەمان لە پەرلەمان تاعنی لێ بکرێ واش اقتراحش بدەی هاوڵاتیش تاعنی لە ئەندام پەرلەمان بکەی کەئەنوە تو تاعنی لە نوێنەرەکانی خەڵکی دەکەی کاوانە بەش ئەوەیان کردتە نوێنەری خۆیان ئەگەر هات علامەت ئیستیفهامك لەسەر یەک ئەندام پەرلەمان هەبی یان دوو هەبی ڕابردویان خراپی معقول نییە تو تعمیمی بکەی لەسەر هەموو ئەندام پەرلەمانەکان ئەوە هێبەتی پەرلەمانی پێدەشێ ئەندام پەرلەمان زۆر هەیە لە قاعی دانیشتیان لەو خوڵەی لە خوڵەکانی ڕابردوو ئەسحاب حەقن ئەسحاب مێژوولەکی خاوێنن سلوک مەهەنی بەرز لە شوێنی بەرز هاتینە بالفعل هاوڵاتی خزمەتی هاوڵاتی کوردستانی بکەن بەرەو پێشەوە ببن فاوە نییە من لەگە مەسەلەی تەنی ئەندام پەرلەمانی نیمە ئەوە کاری کۆمیسیۆنیە کاری پەرلەمانی نییە زۆر سوپاس سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان بەڕێز دکتۆرە شکریە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە گەڕای یەکەمم پێم باشە ئەو فلتەرە بمینێتەوە وەکو مەسەلەیەکی کوردی هەیە دەڵێ ئەوەی پەرێزی پاک بێ لە هیچ شتێ ناترسێ دیارە من بە پێویست دەزانم دیارە لە ساڵانی ڕابردوو هەم لە پەرلەمانی کوردستان و هەم لە پەرلەمانی عێراق ئەم جۆرە کەسانە توانیویتیان بە هەر هۆکارێ بن بە ئەندام پەرلەمان لە کاتێکدا کەشتی خراپیان لەسەر بووە بۆیە دروستیەتی ئەندام و هێشتنەوەی ئەم فلتەرە من بە پێویستی دەزانم سوپاس سپاس بۆ بەڕێز دکتۆرە شکریە ڕای لجنە بەڕێز دکتۆر فەرسەد فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بنەڕەتدا ئەو ڕایە بە دوو ڕاهاتووە بۆیە لەوانەیە ئێمە لە ناو ئەندامانی لیژنەش تێڕوانینی جیاواز هەبێ ئەو حاڵەتێکی زۆر ئاساییە بەڵام ئەوەی کە پەیوەستە بەخۆم چەند خاڵێک دەخەمە ڕوو دو بڕیاریش بۆ ئێوەی بەڕێزە و لە هەردوو حاڵەدا ئەمە نابین هیچ کێشەیەک هەبێ بەڵام ئەو ڕوونکردنەوانەی پێشکەشی دەکەین تەنها بۆ بەرچاوڕوونی ئێوەی بەڕێزە خاڵی یەکەم ئەوەندەی ئێمە با بڵێن بەرچاوڕوونیمان لە پەیڕەوی ناوخۆی وڵاتانی دنیا پێیدا گەڕاین و بینیمان بێزگە لە پەیڕەوی ناوخۆی عێراق زۆربەی ئەو پەیڕەوانەی ئێمە سەیرمان کرد دروستی ئەندامەتی تێدا هاتووە تەنانەت بە پەیڕەوی هەندێک وڵاتی ئەوروپیش کە لە لای ئێمە هەن و هەر کەس حەز بکە دەتوانین بیخەینە بەردەستی ئەمە خاڵی یەکەم خاڵی و لەبەر چیش هەوڵمانداوە زۆربەی ئەو ستانداردانەی لە پەیڕەوەکانی دنیا هەیە لێرە جێی بکەینەوە چونکە پەیڕەوی ئێمە هەر تەواو ببیت ئێستا بە مسوەدە لە لای کۆمەڵێک منەظەماتە NDI و ئەوانە کە تەواویش بی وەری دەگرن بزانین ئەو معایرانی لە پەیڕەوی وڵاتانی پێشکەوتوو هەیە ئێمە جێمان کردوونەتەوە بۆیە ئێمە هەوڵماندا لەو خەتە گشتیە کە پەیڕەوی وڵاتان تۆماریان کردو ئێمەش پابەند بین پێوە و لێرە بنووسین طبعا مەبەستم ئێمە ئەو ڕەیەی کە لەگەڵ بووین لێرە هەبێ ئەمە یەک خاڵی دووەم ئێمە کاتێک کە ئەم بابەتەمان لێرە داڕشتووە کۆمەڵێک زەمانات دراوەتە ئەندامی پەرلەمان ئەوەی کە تانەی لێ دەدرێ جارێ وەکو ئەوەی کە دکتۆرە ڤاڵا باسی کرد لە مادەی 56 فقرەی 11 لە ناو یاسای هەڵبژاردن تەزبیتی کردووە کە دەبێت دروستی ئەندامێتی هەبێ
بەڵام سیر کە چۆن لیژنەیەک پێک دێەوە ئەو لیژنە دەوی بەڵگەی هەبی و ئەو بەڵگانە کەسی تانە لێدراو بیبینەوە کەسی تانە لێدراو بۆ هەیە دیفاع لە خۆی بکە و ئەو جار دێتە هۆڵی پەرلەمان بە دوو لە سەرسێ ئەندامانی پەرلەمان و مدەی دیاری کراوە یعنی کۆمەڵێک ئیجراعاتی زۆر وەکو زەمان و ئەگەر بێت و کەیدیش بواتە با بڵێن ئەو فایلەی بۆ ئەو فایلەی بۆ ئەو ئەندامی پەرلەمانە دروست کراوە ڕاست و دروست نەبوو ئەو ئەندامە بۆی هەیە ئەو سەرۆکی پەرلەمان ئەو دەداتە محکەمە و لێکۆڵینەوە لەگەڵ ئەو کەسە دەکرێت کە ئەو فایلە یان ئەو شتە بە ناڕاستەی بۆ ئەندامی پەرلەمانە دروست کردووە بەشی زۆری ئەندامانی پەرلەمان باسی ئەویان کرد کە چۆن دەکرێت سوێن بخۆ و نوێنەری گەلبی و ئەو کات ئەوی لەسەر ئەو لیژنەی لەسەر دروست بکرێت خۆی ئەگەر سەیری کەین چەند مادێکی تر دوای ئەوە دێن مەسەلەی نەمانی ئەندامێتی و ئەوانە ئەگەر 3 ساڵ و 11 مانگیشت تەواو کردبێ یەکێک لە شروطی عزوێتت لەدەستدات و ئەندامێتی لەدەست دەدەی یعنی مانەوەنە کە تو سیقەی خەڵکت وەرگرت تەواو ئیتر ئەوە سیقەیەکی ئەبەدیە مرتەبتە پەیوەستە بەو شروطانەی کە قانون بۆ توی دیاری کردووە بۆیە ئەی بۆچی ئەوە دانراوە لەوانەیە بڵێن مادام کۆمیسیۆن هەیە بۆچی ئەوە هەبی ئەوە لۆ چەند حاڵەتەکە ئەگەر شتێک بەسەر کۆمیسیۆندا ڕەت بوو مثلا حاڵەتێک هەیە کۆمیسیۆن بە سەبەبێک لە سەبەبەکان لەو فترێک کە فترەی کۆمیسیۆنیش دیاری کراوە چەند ڕۆژەکە ئەگەر کۆمیسیۆن ئەو فلتەرە نەیتوانی بەسەری داڕەت بوو جا مەسەلەی پاشخانی ئەو کەسەیە یان حتا لە ناو لیستەکەی خۆت بە سەبەبێک لە سەبەبەکان حزبەکەت غەدری لێکردیە کەچی پێش توخست ئەو ئەندامە هەم لە لیستەکەی خۆی هەم لە ناو عامیش دەتوانێت لەو شروطانەی کە هەیە و دیاریشمان کردو شروطی عزویەتە و لەبەر ئەوەش جاریش کە تەکید دەکەینەوە مادام لە ناو یاسای هەڵبژاردنیش ئاماژەی پێدراوە گرینگە ئێمە ئەو پەیڕەوە بە زۆرێک لەگەڵ یاسای هەڵبژاردن بگونجێنین سەبارەت بەوەی ئایا لەو بابەتە کە لە پەیڕەوی ناوخۆی ئێستاش کە بەرکارە باسی کراوە ئێمە دەتوانین لە لای ئێمە ئەوە ئەسڵە ئەو پرۆژەی ئێمە حازرمان کردو ئەسڵە بۆ مناقەشە بەڵام هەر مادێک هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان پێی باشە لە پەیڕەوی بەرکار پێشنیاری بکە جارێکی تر بهێنینەوە دەخرێت بە هەمان شێوە دوو کەس پاڵپشتی بکەن و ینی بنەسێ و بیخەینە دەنگدان و مادە پەیڕەوەی پێشوو کە ئێستا بەرکارە وەکو خۆی پەسەندی بکەینەوە بۆیە ئێمە ینی بە دیراسەکردنی ئەو حاڵەتانە پێمان وایە کە بوونی ئەو بابەتە لەبەر ئەو ستانداردش کە باسم کرد لە پەیڕەوەکان بە زەروری دەزانین بەڵام جێبەجێ نەکردنی مادەکانی ئەو کە پەیوەستن بە دروستی ئەندامێتی لە ماوەی ساڵان ڕابردوو نابێ ببیتە سەبەبەک بۆ هەڵگرتنی لە قانونی عقوباتی عراقی لە ساڵی 69 دەرچووە مادەی تێدا تا ئێستا هەر جێبەجێ نەکراوە و هەشە و زۆر ئاسایشە ینی ئەگەر مادەیەک لە پەیڕەو جێبەجێ نەکرامانەوانیە ببیتە سەبەبەک بۆ لابردنی ئەوە پاساو نییە بۆ هەڵگرتنی بەڵام دوا بڕیاریش بۆ ئێوەی بەڕێزە و سوپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد بەڕێز دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرڕای پشگیریم بۆ قسەکانی کاک دکتۆر فرسەد ئێمە کە ئەم دوو ڕایەک هات لە ناو لیژنەیە لەسەر چەند ئەساسێک هات ڕای یەکەمیان ئەساسی ئەوە بوو کە ئێمە ویسمان فلتەر بۆ ئەندامەتی لە فلتەر بۆ کاندیدبوون جیاکەینەوەک بەڕێز کاک سالار ئاماژەی پێکرد و دەرفەتێکی تر بدرێ بۆ ئەوەی کە جارێکی تر پێداچوونەوە بکرێ بۆ دروستی ئەندامەتی ئەندامان دوای ئەوەی ئەبن بە ئەندام بەڵام لەگەڵەوەیە زەمانات داوایەکێک لەو زەماناتانە ئەوەیە کە هەندێک بەڕێز پێشنیاری ئەوەیان کرد کە درگاکە واڵا بکرێ یەکێک لە زەمانەکان ئەوەیە کە بۆی ئەم حەقا بەخراپ بەکرنهێنرێک ئێمە مودەمان تەحدید کردووە یعنی تانەدان لە دروستی ئەندامەتی ئەبێ لە وەرزی یەکەمی یاسادانانی دەستپێکردنی خولەکەیە بێواتە نەک دوایی لەبەر هۆکارێک هەرچی هۆکارێک بێ بێن ئەم حەقا ئەم مادەیە بەخراپ بەکار بهێنرێ لە زدی ئەندامان بۆیە ئەو زەمانەمان داوە جگەلەوە یەکلایکردنەوەکەش 30 ڕۆژمان داناوە بۆ ئەوەی کە لە لای لیژنەکە ئەم مەسەلەیە نەمێنێتەوە جارێک تر بە هەڵواسراوی ئەمانە زەمانن بۆ ئەوەی کە ئەم حەقا ئەم مادەیە ئەگەر بمێنێ بەخراپ بەکار نەهێنرێ سەبارەت بە ئەوە ئەو توێژانەی کە کرا پێم وایە هەر ئەو پێشنیارە 3 کەس پشتگیری کرد کە مودەکە زیاد بکرێ ئەوەش ئێمە ئەو ڕوونکردنەوەیەماندا و دواتر دەنگی ئەندامان یەکلایی کاتەوانێ و هەروەها شتێکی تر کە ئێمە پاڵپشتیمان پێکرد بۆ دانانی ئەم ڕایە جگەلەوەی یاسای هەڵبژاردن کە باس کرا لە مادەی 56 هاتووە و لە دەستوری عێراق هاتووە بۆیە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراقانە هاتووە
لە مادەی 52 لە دەستوری عێراق کە باز لە ئیشەکانی پەرلەمانەکە ئەڵێ يبت مجلس النواب في صحة عضوية أعضائه خلال 30 يوما من تاريخ تسجيل الاعتراض بأغلبية ثلثي واتا لپیروی ناوخوی پرلمانی عراقا کە نەهاتووە بۆیە چونکە لە دەستورە هاتووە و هەروەها سەبارەت بۆی کە بوترێ تعمیمی بکەین لەسەر هەموو ئەندامانی پەرلەمان نەخێر بە دڵنیاییەوە ئەمە طعن بۆ ئەوەیە کە پرسیارێک لەسەر ئەندامێتیەکەی هەبێ ئەگەرنا بۆ هەموو ئەندامێک تعمیم ناکرێت و دوای زەماناتێکی زۆریش یەکلایی یەکرێتەوانێ. اینجا سەبارەت بۆی کە تەنها لیستی خۆی بۆی هەبێ نەخێر وانیە ئەمە وتمانە هەموو ئەندامێکی پەرلەمان بۆی هەیە تانە لە ئەندامەکەی تر بدا اینجا دوای ئەو وتمانە ئەندامی لیستێکیش بۆی هەیە تانە لە لیستەکەی خۆی بداواتە هەموو ئەندامێک بۆی هەیە ئێمە بەو شێوەیە تەنزیممان کردووە. ئەم لیژنەیە کە تەشکیلەکرێ وتیان پێش سوێند خواردن ئەمەی لەگەڵا بکرێ ئەم لیژنەیە کە تەشکیلەکرێ لە پەرلەمان تەشکیلەکرێ سەرۆکایەتی پەرلەمان دەبێت تەشکیلیکە کەواتە ناکرێ پێش سوێند خواردن ئەم لیژنەیە تەشکیل بکرێ لە ڕووی تەکنیکیەوە. سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆرە بەهار بەڕێز کاکە بووبەکر هەڵەدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ڕای یەکەمدام کە ئەم فلتەرە لە ناو پەرلەمانی کوردستاندا هەبێت و بەڵام لەگەڵ ماوەکە دانیم پێویستە ماوەکە بەڕەهایی بهێڵرێتەوە چونکە لەوانەیە لە کۆتایی خولەکەیە خائینێک دەرکەوێ پێویستە تەنانەت خائینی خولەکانی پێشووتریش چۆن وەکو وتاربێژەکەی شۆڕشی فەڕەنسی میرابۆ بێت لە گۆڕەکانیشیان دەریان پێنی. دووەم بەڵام من گومانم لە جێبەجێکردنی ئەم شتە هەیە چونکە تا حیزبەکان داڵدەی جاش و بەحسی و سی خوڕەکان بن بکوژەکانی پێشمەرگە و ئەفالچیەکان بدەن نەک ئەندامی پەرلەمان ئەوان لە دیوەخانەکانی حیزب کاتێ خزمەتی جاشایەتیان بە پێشمەرگایەتی بۆ حسابەکرێ ئیتر چ باشیان بە ئەندامێتی پەرلەمان هەیە کاتێ دیوەخانانیان بۆ ئەبڕێتەوانێ کاتێکە زەویان ئەدرێتێ کاتێکە بەنزیخانیان ئەدرێتێ کاتێکە باخ و vێلایان هەیە تەماعیان لە ئەندامی پەرلەمانێتی نییە. ئەو قەتعەی کە لە پارێزگای هەڵەبجە نووسراوە بۆ بەحسیەکان نیە بێنە ژوورەوە ڕۆژانە بەحسیەکان بەناو شاری هەڵەبجە تەراتێ نەکەن تەنانەت کاندیدی بەحسی تەرشیح کراوە بووە بۆی ببێ بە پارێزگاری هەڵەبجە خوا ڕەحمی کرد نەبوو بە پارێزگار لەبەرەوە دووەم پێوەری جاش و سیخڕ و ئەوانە چییە چونکە بەپێی یاسای ڕشە چێشکردنی بەحس تا ئەندامی فیرقە لە قەڵەمەدرێ لەبەرەوە ئەمە ساغ نابێتوانە من لەگەڵ مانەوەی مادەکەدام بەڵام بەڕاستی گومانم هەیە کە ئەوە وەکو خۆی جێبەجێ بکرێ و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ئەبوبەکر هەڵەدەری. بەڕێز گەشەخان. زۆر سپاس. من قسەی هاوڕێکانم دووبارە ناکەمەوە سەبارەت بە ڕای یەکەم و دووەم بە سەبارەت بە و مودەی کە هەندێ ئەندام پەرلەمانی بەڕێز پێی کەم بوو لە بڕگەی سێم باز لەوە کاکە لە ماوە 30 ڕۆژ ماوەی تانە لێدانی دروستی ئەندامێتی بێ لە بڕگەی چوار باسی ئەوەکە کە لە وەرزی یاسادانانی دوای هەڵبژاردن وەرزی یاسادانانی یەکەم واتە 4 مانگەکە بۆیە لەگەڵ ڕای ئەو پەرلەمانتارانە یەکەگرێتەوە ئێمە وەکو لیژنە پێمان باشە کە هەر بڕگەی چوارەم بمێنێ و ئەو مودەی 30 ڕۆژە لابرێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز گەشەدارە. بەڕێز مونا. بڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ڕای یەکەمم بۆ ماوەکە کراوە بێتن تەنها 30 ڕۆژ نەبێتن. سپاس. سپاس بۆ بەڕێز مونا قاهوچی. بەڕێز سۆران عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەداخەوە ئەم مادەیە لە کاتێکایە کە ئێستا زۆرترین تەشهیر و تۆمەتی ناڕەوا دەخرێتە سەر پەرلەمانتار چونکە ئەگەر پەرلەمانتارێک هەبێ ئەهلیەتی پەرلەمانتاری و تانە لێدان لە پاکێتی هەبێ ئەوە کۆی پەرلەمان لە سەرۆکی پەرلەمانە تا ئاخیر ئەندامی پەرلەمان دەکەوێتە ژێر پرسیار بۆیە من لەگەڵ مانەوەی ئەم مادەیەم لەگەڵ ڕای یەکەمم بەکراوەییش واتە مودەیەک نەبێ لەو مودەیە نەتوان ڕێشت ئامادە بکرێ بۆیە لەگەڵ مانەوەیم بەکراوەی و زۆر سوپاس و ڕای یەکەم. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر. بەڕێز قارەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە سەرەتاوە لەگەڵ مادەکە بووینە لەگەڵ مانەوەی مادەکە بووینەوە مودەکەشی کە 30 ڕۆژە بکرێتە فری و کراوەبی. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز قارەمان. ئێستا مناقشەکە بەردەوام دەبی لەسەر مادەی 22 مادەی تر بەلێ فەرمونون مادەی 22 بخوێنن.
دووەم لەسەر هەمویان دەنگدان پێکەوە کاک فرسەت ئەرکەکانی ئەندام یەکەم ئەندام بە ئامادەبوون لە دانیشتنەکانی پەرلەمان پابەند دەبێت ئەگەر بەبێ هۆیەکی ڕەوا ئامادەی دانیشتنەکان نەبوو سەرۆک پەرلەمان بە نووسین سەرنجی ڕادەکێشێ ئەگەر ئامادە نەبوون دووبارە بووەوە لە 105 لە موچەکەی لە هەر دانیشتنێک کە ئامادەی نەبێت دەبڕدرێ ئەگەر ئامادە نەبوون لە 3 دانیشتنی یەک لە دوای یەک یان 5 دانیشتنی پچڕ بێ لە ماوەی یەک وەرزی یاسادانان ئەوە ئامادە نەبوونەکەی لە ماڵپەڕی تایبەتی پەرلەمان بڵاو دەکرێتەوە ئەمەوێ ڕای بڕینی موچەکەی لە ئەنجامی ئامادە نەبوون ئەگەر ئامادە نەبوونی دوای ئەم دووبارە بووەوە ئەوە سەرۆک بۆی هەیە بابەتەکە بخاتە بەردەمی پەرلەمان و پەرلەمانیش دەتوانێت بەڕوونی دەنگی ڕەهای ئەندامەکانی بە لەدەستدانی ئەندامەتی لە قەڵەمی بدات. دووەم ئەندام پابەندە بە ئامادەبوون لە دانیشتنەکانی ئەو لیژنەیەی تیایدا ئەندامە هەروەها لیژنە بۆی هەیە بە زۆرینەی ڕەهای دەنگی ئەندامەکانی بەدەست لە کارکێشاوە لە لیژنەکە لە قەڵەمی بدا ئەگەر بەبێ هۆی ڕەوا لە 3 دانیشتنی یەک لە دوای یەک یا 5 دانیشتنی پچڕ لە ماوەی یەک وەرزی گرێدان ئامادە نەبوو. سێەم ئامادە نەبوونی ئەندام لە دانیشتنەکانی پەرلەمان بەهۆی ڕاستپاردنی بە ئەرکێکی فەرمی لەلایەن پەرلەمان بە ئامادە نەبوو داناندرێ. چوارەم لە بەرواری ئەنجامدانی سوێندی یاسایی ئەندام بەدەست لە کارکێشاوە لە کارەکەی پێشووی دادەنرێ پێویستە پەیوەندی لەو کارە ببڕێت و پابەند بێت بە خۆتەرخانکردنی تەواو بۆ کاری پەرلەمان. پێنجەم نابێت ئەندام لە ماوەی خولی هەڵبژاردن گرێبەز لەگەڵ پەرلەمان یان حکوومەت بۆ خۆی یا لە ڕێگەی کەسانی تر ئەنجام بدا هەروەها نابێت سیفەتی ئەندامێتی خۆی ئیستیغلال بکە یا بەکاری بهێنێ یا ڕێگە بدا سیفەتی نوێنەرایەتیەکەی بۆ کارێکی بازرگانی یا داریایی بەکار بهێنرێ. شەشەم پیادەکردنی ئەرک و کاری حیزبی یا سەندیکایی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە پیادەکردنی کاری وەزیفی یا پیشەیی هەژمار ناکرێت. حوتەم نابێت ئەندام دەزوەر بداتە کارەکانی هەر یەک لە دەسەڵاتەکانی دادوەری و جێبەجێکردن تەنها لە چوارچێوەی پسپۆڕیەتی یاسادانان و چاودێری نەبێت. هەشتەم نابێت ئەندام کۆکردنەوە بکات لە نێوان ئەندامێتی لە پەرلەمان و ئەندامێتی ئەنجومەنێکی دی لە ئەنجومەنە هەڵبژێردراوەکان پێویستە لەسەر ئەندام لە ماوەی 8 ڕۆژ لە ڕێکەوتی ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن یەکێک لە دوو ئەنجومەنەکە هەڵبژێردرێ بە پێچەوانەوە وا هەژمار دەکرێت کە ئەندامێتی لە پەرلەمان هەڵبژێردراوە. نۆیەم هەر کاتێک ئەندام پۆستێکی وەزاری وەرگرت ئەوە بەدەست هەڵگرتو لە ئەندامێتی پەرلەمان هەژمار دەکرێت. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر بخوندنەوەی ئەم مادەی 22 دەرگای مناقەشە دەکەینەوە. فەرموون. هەموویان دەنووسین.
بەڕێز سەرۆکی پەرلەمانم ئەندام پەرلەمانە بەڕێزانە ناویان تۆمار کردو بۆ گفتوگۆکردن لەسەر مادەی 22 یەکەم بێگەر دڵشاد قادر وتمان ساڵح فەقێ سید نەسیفی سالار محمود مریەم سەمەد دلێر مستەفا شێرکۆ حەمە ئەمین بێستون فایق بەهزاد دەروێش بەهار عەبدوڕەحمان غەریب مستەفا دکتۆر شوان قەڵاتزەی. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. گفتوگۆکان بەردەوام دەکەین. بەڕێز بێگەر دڵشاد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستیدا من لەسەر خاڵی سێهەم ئامادە نەبوونی ئەندام لە دانیشتنەکانی پەرلەمان من داواکارم کە خاڵێکی تر یاخود ئەمە ینی ئەو بڵێن کەوەی کە من دامناوە ئیزافە بکرێ یان بۆ خاڵی سێمیان وەکو خاڵێکی تر ئیزافە بکرێ چونکە هەر لەم خولەی پەرلەماندا یەک دوو جار ڕوبەڕووی هەندێک گرفت بووینەوە لەسەر ئەو حاڵەتانەی کە لە ناو هۆڵی پەرلەماندا جاری وا هەیە ئەندامێک گرفتێکی هەیە لەسەر بڕگەیەک یاخود دەیەوێت بایکۆتی دانیشتنەکە بکە یان فراکسیۆنێک لە ناو هۆڵی پەرلەمان بایکۆتی دانیشتنەکە دەکات زۆر جار بە غیاب حساب کراوە من داواکارم کە ئەمە وەکو بڕگەیەکدا ئیزافە بکرێ لە کاتی دانیشتنی پەرلەمان بەجێهێشتنی هۆڵی پەرلەمان لەلایەن ئەندامێک یان فراکسیۆنێک بە ئامادە نەبوو ئەژمار ناکرێت. سپاس. سپاس بۆ بەڕێز بێگەر دڵشاد. بەڕێز قادر وتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر خاڵی یەکەم من پێم وایە کە لە یعنی ئەم دەقا بەو شێوەی بمێنێتەوە ئەندام بە ئامادەبوونی لە دانیشتنەکانی پەرلەمان ئەگە ینی پابەند دەبێ ئەگەر بەبێ هۆیەکی ڕەوا ئامادەی دانیشتنەکان نەبوو سەرۆکی پەرلەمان بنووسین سەرنجی ڕادەکێشێ ئەگەر ئامادە نەبوو دووبارە بووە لە سەدا پێنجی موچەکەی لە هەر دانیشتنێک کە ئامادە نەبێت دەبردرێت و لە ماڵپەری ئەمە پێش بخرێت لە ماڵپەری تایبەتی ناوی بڵاو بکرێتەوە وەگەر ئامادە نەبوو لە سێ دانیشتنی یەک لە دوای یەک یان پێنج دانیشتنی پچر ئەندامەتی بە کۆتا بێ ینی تا ئێرە دەقەکە تەواو بکرێت چونکە لە مادەی 43 مادەی 43 یاسای هەڵبژاردن کە کۆتاییاتنی ئەندامەتی دیاری کردووە تێیدا هاتووە ئەندام ئامادە نەبوونی ئەندامێک لە سێ دانیشتنی یەک لە دوای یەک ئەندامەتی بە کۆتا دێ ڕاستە ئەگەر ئەمە پەسەند بکرێ کار بەمە دەکرێت لەبەرەوە تاریخی ئەمەیان پێش تازەتر دەبێت بەڵام من وا بە باشی دەمێنمەوە چونکە ئێمە متمانەمان پێ لە یەک وەزیر وەرنەگیراوەتەوە لە تاریخی ئەو پەرلەمانەدا اینجا بین وەکو پەندە کوردیەکە خەریکیەوە بین لێرە متمانە لە ئەندامانی پەرلەمان وەرگرینەوە ئەوە من پێم وایە خاڵی دووەمیش سەرۆکی لیژنە مافی ئەوەی نەبێ کە ئەندامی لیژنەکە لە لیژنەکە لابەرێ لەبەر هۆکاری ئامادە نەبوون هەرچەندە من خۆم باوەڕم زۆرم بە ئامادەبوونەیە و لە تاریخی دەستپێکی ئەو پەرلەمانەش یەک جار مۆڵەت بوومە بەڵام سەرۆکی لیژنە مافی لابرنی ئەندامەکانی لیژنەی نەبێ بە هۆکاری ئامادە نەبوون لیژنە راپۆرت بەرز بکاتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان لەو کاتێک کە ئەندامی لیژنەکە لە سێ دانیشتنی یەک لە دوای یەک یان لە پێنج دانیشتنی پچە لە ماوەی وەرزێکی یاساداناندا ئامادە نابێت ئەمیش میکانیزمێک بدۆزێتەوە بۆ ئەوەی کە لە متمانەی لێوەربگیرێتەوە یا چونکە لەو ناو پەرلەمان ئەندامانی لیژنە و لە ئەندامانی لیژنە دیاری دەکرێن یان متمانەیان پێدەدرێت کاتەکە تەواو بوو. سپاس کاک قادر. بەڕێز شێرکۆ حەمامین. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەوەیانە پشتگیری لە دەگەرخانەکەم واتە ئەگەر جێشتنی هۆڵی کۆبوونەوەکان بە هۆکارێکی سیاسی بوو ینی بایکۆتکردن بوو نەگەوەی کە بە عەمدی ئامادە نەبوو بوو ئەوە بە با بڵێن نەهاتوو دانەنرێت و هەروەها ئەو با بڵێن نەهاتن لە لیژنەکانیشە هەمان با بڵێن ئەوەی هەبێت سزای ئەوەی هەبێت کە نەهاتن لە دانیشتنەکانی پەرلەمان ینی بۆ نمونە لێرە نابینرێت ئەگەر لە دانیشتنەکانی لیژنەکانە ئامادە نەبوو ئەو ئەندامە ئەوە چی ڕێکارێکی بەرامبەر ئەگیرێتە بەر من ئەو دوو سەرنجەمە بوو. سپاس. سپاس بۆ بەڕێز شێرکۆ حەمامین. بەڕێز شوان قەڵاتزێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ئەوەدام پێشەوەی سەرۆکی پەرلەمان بەنووسین سەرنجی ئەو ئەندامە ڕابکێشێت ئاگاداری فراکسیۆنەکەی بکاتەوە کە بۆچی ئەو ئەندامە ئامادە نەبووە. دووەمیش لەگەڵ ڕێیەکەی بەڕێز خاتوو بێگەردام کە بایکۆتکردن بە ڕسمی تۆمار بکرێت کە بە ئامادە نەبوون هەژمار ناکرێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز شوان قەڵاتزی. بەڕێز ساڵح فەقێ.
بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خەڵی یەک و خاڵی دوو بەکراوی هێشتراوە توالێت بۆی هەیە سەرۆک واتە ئەتوانێت سەرۆک بۆشی نەبێ بۆیەوە حەسر بێ و با تەفسیرە نەگرێکە و ئیجراعاتانە بکرێت لە خاڵی یەک و لە خاڵی دووە لە خاڵی سێ ئەوەی ئاماد بە ئەرکێکی پەرلەمان ئەگەر ئەرکی لیژنەشی بۆ زیاد بکرێ ڕەنگە هەندێک جار لیژنەیە ئەندامێک ڕاست پێرێ بە ئەرکێکەوە بۆیە لەلایەن پەرلەمانیان لیژنەکەیەوە بۆی زیاد بکرێ خاڵی حوتەم لە دوای پسپۆرەتی لە یاسادانان و چاودێری بە دوواداچوونیشی بۆ زیاد بکرێ کە یەکێکە لە ئەرکانی پەرلەمان خاڵی هەشتم لە بری ئەو هەشت ڕۆژە لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان ئەگەر سوێندی یاسایی بێ باشترە و ڕۆژەی کە ئەندامی پەرلەمان سوێندی یاساییەخوا و بۆ زیادکردنی ئەو خاڵش بۆ بایکۆتکردن پشتگیر لە خات و بێگەزخانەکەم و زۆر سپاس سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ بەڕێز بەزاد دەروێش بەڕێز سەرۆکی پەرلەمانی ئەزرم خۆڵە هەفتێ بشێوەیەکی نێگاتیڤ هاتیە نویسین مە پێ باشە پۆزیتیڤ بیت بشێوازەی بیت یعنی وشەی نابیت ئەزرم یا ناشرینە کارین خودی ئەنجام داد لە چارچێوەی پسپورەتیا خۆ زۆر سپاس سپاس بۆ بەڕێز بەزاد دەروێش بەڕێز بیستم فایق بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی هەشت و خاڵی نۆ بە تایبەت خاڵی نۆ لە مادەی 25 لە مەرجەکانی نەمنێتی ئەندامدا هاتووە بۆیە لێرە زیادەیە بە تایبەت خاڵی نۆ کە ئەڵێ هەر ئەندامێک پۆستێکی وەزاری وەرگرەوە لە مادەی 25 هاتووە کە ئەندامەتی لە ئەنجومەنی وەزیران ئۆتۆماتیکێن لێرە یعنی ئەندامەتی لە دەستەدا بۆیە زیادەیە دەکرێت هەر ئەمە هەردووکی هەڵگری خاڵی هەشت و نۆ لە مادەی 25 نەمانەتی ئەندام لە فقرەی سێ سەیری کە وەرگرتنی یەکێک لە پۆستەکانی سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی وەزیران هەر پۆستێکی دی فەرمی واتە هەردوو مادەی هەردوو فقرەی هەشت و نۆ ئەگرێتەوە و لێرەیە هەیە بۆ ئەوە زیادەیە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز بیستم فایق بەڕێز سیراج دکتۆر سیراج بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەوەندی گەڕام بە ناو خاڵەکانی ئەندامیەتی ئەرکەکانی ئەندام ئەوم نەبینی نەکەوتە بەرچاوم کە باسی پاراستن و نەدرکاندنی زانیاری بکات چونکە ئەندام بەو پێیکەوە حەقی چاودێری و دەستهێنانی زانیاری هەیە دەبوایە ئاماژەی پێ بکرابە کەوا لە شوێنێک بتوانیتن ئەو مافوز زانیارانەی کەوانهێنینە ئەو بەدەستی ئاینیتن بەپێی پێگەکەی خۆی بیپارێزی زا بەڕای من خاڵک زیاد بکرێ بنووسرێ نابێ ئەندام هیچ زانیاریەکی تایبەت بە وەزارەتێک یاخود دەستەیەک یاخود ئەو شوێنێ ئەو کاری چاودێری و ڕقابی لەسەر ئەکا بیدرکێنی بۆ لایەنێک ئللا مەگەر بە ڕەزامەندی سەرۆکایەتی پەرلەمان بێ بۆ نمونە هەندێک وەزارەت هەنە مەجبورن هەندێک زانیاری ورد یان هەندێک زاریانی نهێنی بدەن بە ئەندامی پەرلەمان بەو پێیکەوە کاری خۆیتی ئەرچی خۆیەتی بەڵام لەوانەیە هەندێک ئەندامی پەرلەمان ئەو واجبە لەوانەیە هەندێک زار لەوانەیە لە داهاتوو پێشێلی بکاتن بیدەتە لایەنێک کەوە حەقی پێدانی نەبیتن من داوا ئەکەم لێرە وەکو ئەرک وەک واجب ئەندامی پەرلەمان هەر زانیاریە کەوا پێویستن بیدرکێنیتن ئللا مەگەر بە ڕەزامەندی سەرۆکایەتی نەبیتن لێرە ئاماژەی پێ بکری و سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر سیراج شێخ ئەحمەد بەڕێز کاک سعید مەسیفی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان لە مادەی 22 ئەرکانی ئەندام بەرگەی و ئەندام پابندە بە ئامادەبوون لە دانیشتنەکانی ئەو لیژنەیە کە تێدا ئەندامیان ئەگە دانیشتن لە دوا دانیشتن ئامادە نەبوو سەرۆکی لیژنا ئەتوانیتن لە ئەندامێتی بە کۆی دەنگ لای بە بەڵام ئەو ئەندامانێک کە لەو لیژنە ناتوان لەبەرەوەی ئەندام بۆ هەر لیژنەیەک لە ناو پەرلەمان بە زۆرنەی دەنجی ئەندامانی پەرلەمان دەنجی ئەدرێتێ پێویستە بە راپۆرتێک سەرۆکایەتی پەرلەمان ئاگادار بکرێتەوە ئەو کاتە لە ناو هۆڵی پەرلەمان بتوانی متمانەی لێبستنێتەوە لەو لیژنەیە و خاڵی تریش پشتیوانی لە کاکشێرکۆ و بێگەرخانەکەم بۆ ئەوەی خاڵێک زیاد کرێت کە باکۆتکردن بە غیابات ئەسێب نەکرێت سپاسنانە سپاس بۆ بەڕێز سعید مەسیفی بەڕێز سێبهار عەبدوڕەحمان جارێکی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکانی خات و بێگەرد ئەەکەم لە کاتی بایکۆتکردنە ئەندام بە غیابی بۆ حساب نەکرێ بەڵام ئەمە لە مافەکانی ئەنداما جێبەجێ بکرێتەوە چونکە مافێکە کە بایکۆت بکات بە غیاب حساب نەکرێت سەبارەت بە خاڵی دووەم کە لیژنە بۆی هەیە من ئەڵێم ئەمەی بۆ ئیزافە بکرێت
بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان لیژنە بۆی هەیە بە 2/3 دەنگی ئەندامەکانی بەدەست لە کارکێشاوە لە لیژنەکە لە قەڵەم بدرێت. هەروەها لە ڕووی سیاغەوانێ هەر سەبارەت بە خاڵی دووەم کە ئەندام پابندە بە ئامادەبوون لە دانیشتەکانی ئەو لیژنەی تێدا ئەندامە ئەگەر ئەگەر بەبێ هۆی ڕەوا لە 3 دانیشتنی یەک لە دوای یەک یا 5 دانیشتنی پسر لە ماوە یەک وەرزیگرێدان ئامادە نەبوو ئەنجا بچیتە سەر ئەوەی کە لیژنە بۆی هەیە یاخود ئەو پێشنیارانەی کە کردم بەس هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ لیژنە بۆی هەیە بە 2/3 دەنگی ئەندامەکانی بەدەست لە کارکێشاوە لە قەڵەمی بدات. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بەهار عەبدوڕەحمان. بەڕێز کاک سەلار مەحموود. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من 3 خاڵە خەمەڕوو. خاڵی یەکەمیان ئایا پرسیارە لە لیژنەی بەڕێز ئایا ئەم ئەرکانە دەستەی سەرۆکایەتیش ئەگرێتەوە، چونکە لە ئەرک و دەسەڵاتەکانی دەستەدا ئاماژە بە ڕێوشوێنانە نەکراوە بۆ ئامادەبوون و ئامادە نەبوون. خاڵی یەکەم. خاڵی دووەم، پێشنیار ئەەکەم ئەو پرسێک کە پەیوەندی بە ئامادەبوون لە دانیشتەکانی پەرلەمان و دواتر بە هەر هۆیەکەوە بە بایکۆت ئەکرێ بە غیاب ئاماژەی پێ نەکرێ. خاڵی سێمیش ئەوەیە دیقەتی زیاتر بکەن لە بڕگەی حەوت. ئایا ئەمە تەدەخولکردن نییە لە کاری بەدواداچوون و یاسادانانی پیشەی کاری پەرلەمان و یعنی تەفزیلکردنی دەسەڵاتەکانی تر نییە بەسەر دەسەڵاتی یاسادانانە سەبارەت بە چاودێریکردن و یاسادانان. هیوادارم ئەو خاڵەیە هەر جێی نەبێتەوە لەم مادەیە و سوپاسدانەکەم. سپاس بۆ بەڕێز سالار مەحموود. مەبەستی جەنابەت خاڵی حەوتە؟ بەڕێز مریەم سەمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، لە مادەی 22 لە خاڵی 2 من پێشگیری لە هەواڵانم دەکەم کە پێویستە بە راپۆرتێک دەستی سەرۆکایەتی ئاگادار بکرێتەوە و لە خاڵی سێەم پشگیری لە ڕای هەواڵانم دەکەم دووبارە لە کاتێکدا کە بایکۆتی کرد هەر ئەندامێک غیاب نەدرێت و لەگەڵ ئەو ڕایم کە خاڵی حەوتەم و هەشتەم و نوێم لا ببرێت و یەک پێشنیارم هەیە ئەگەر بکرێت بڕگەیەک زیاد بکرێ، خاڵێک زیاد بکرێ بۆ ئەو لیژنەی کە لە 3 دانیشتنی یەک لە دوایە کۆبوونەوە نەکات ئەو لیژنە شتێک یعنی چۆن بڵێ ئیجرئاتێکی لەگەڵ بکرێت یانەوە تا دەستەی سەرۆکایەتی ئەو لیژنەیە هەڵبۆشێنێتەوە یاخود بەغیاب لە قەڵەمیدا. سپاس. سپاس بۆ بەڕێز مریەم سەمەد. بەڕێز دکتۆرە باڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لە خاڵی یەکەمدا هاتووە ئامادە نەبوونەکە لە ماڵپەڕی تایبەتی پەرلەمان بڵاو دەکرێتەوە و سەرەڕای ئەوەش بڕینی موچەکەی لە ئەنجامی ئامادە نەبوونی ئەمن پێم وایە بڵاوکردنەوەی ناوی ئامادە نەبوو لە ماڵپەڕی پەرلەمان کارێکی ڕەوانیە ئەگەر بکرێت ئەندامانی لیژنە ئەم دەقا هەڵبگرن لەبەرەوەی بڕینی موچەکەی کافیە بۆ ئەو بابەتە. ئەوە زیاتر دەچێتە بابی با بڵێن بڵاو بوونەوە بە ئامادە نەبوو کارێکی ڕەوای نابینم بۆ ئەندامی پەرلەمان کە لە ماڵپەڕی پەرلەمان بڵاو بکرێتەوە بگوترێەوە ئامادە نەبووە لە جەلساتی پەرلەمان لەبەرەوەی ئەو کاری علمی خۆی دەکاتن. ئەگەر باکی نەبێ بەوەی کە کارەکانی خۆی ئەنجامداوە پەرلەمان دەتوانێت بە جۆرێکی تر سزای بدا هەر لە بڕینی موچە تا سەحبی سیقە و لە دەستدانی ئەندامێتی بۆیە لەگەر بڵاوبوونەوە نیم لە ماڵپەڕی پەرلەمان و ئەوەیش کە پەیوەندی بەوە هەیە کە بایکۆتی ئەندامی پەرلەمان بە ئامادە نەبوو هەژمار نەکرێتن ئەوە خاڵێکە دەبێت زۆر بە وریایەنە کاری لەسەر بکرێتن چونکە مەسەلەی بایکۆتکردن واتە نێگەتیفە ئەتۆ لێرانە تەنزیمکردنی نێگەتیف و پاساودان بە ئامادە نەبوون زۆر دەبێت بە حەزەر لە یاسادا تعاملی لەگەڵ بکرێتن چونکە ئەو کە ئامادە نابێت تۆ دەی پاساوی پێدەدەی دەڵێ ئەوە بایکۆتە بە ئامادە نەبوو حیسابی مەکە. جا ئایا ئامادە نەبوونەکە ئەو حەقی بایکۆتە تۆ دەدەی بە فراکسیۆن یان دەیدەی بە تاکە ئەندامێکی پەرلەمان لەوانەیە ئەندامی پەرلەمان لە وەرزێکدا لە 10 جەلسە ئامادە نەبێت تۆ نەتونی سزای بدەی ئەگەر تەنزیمت نەکرد بێتەوە ئەو دەڵێ من بایکۆتم کردووە تۆ چۆن دەتوانی بیسەلمێنی کە ئەوە بایکۆتی کردووە یاخود دەیەوێت کارەکانی خۆی ئەنجام نەداتن. بۆیە پێم وایە ئەو پێشنیارە
پێشنیارێکی نێگەتیفە و بزات لەگەڵ ئەو توندی بۆ تەنزیمیان کردو بۆی کە ئەندامی پەرلەمان حازر بێ بۆی داوایان لێ دەکەم زۆر بە دەقیقی لەو بابەتە تەعامل بکەن. سپاس بۆ بەڕێز دکتۆرە باڵا. بەڕێز مامۆستا غەریب. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، من دوو سەرنجم هەیە لەسەر خاڵی یەک لەگەڵ خاڵی شەش. خاڵی یەک کە باسی ئامادە نەبوونی ئەندامی پەرلەمانەکە لە دانیشتنەکانی پەرلەمان، بەڕاستی ئامادە نەبوونی ئەندام پەرلەمان لە دانیشتنی پەرلەمان یا دانیشتنی لیژنە کارە ساتە. ئەوەی کە نووسراوە ئەگەر بەبێ هۆیەکی ڕەوا ئامادەی دانیشتنەکان نەبوو، سەرنجی ئەو لیژنە بەڕێزە ڕاکێشم ئەو دانیشتنەکان بکرێ بە دانیشتنێک نەبوو، چونکە دانیشتنەکان ڕەهایە، ئەبێ ئەو ڕەهایە سنووری بۆ دابنرێ ئەگەرچی دوایی ڕاستکردنەوەی بۆ کراوە لە پەرگرافی دوای خۆیان. پاشان پشتیوانی ڕاکەی دکتۆرە ڤالاکەم لە ماڵپەڕی تایبەتی پەرلەمان بڵاوکردنەوەکەی بە پێویست نابێنم هەرچەند سزاکەی بۆ قورستر بکرێت. لە خاڵی شەشە سەرنجی من لەسەر خاڵی شەشەم یەکگرتنەوەی کاری حیزبی لەگەڵ کاری ئەندام پەرلەمانی. ئەبەتە ئەگەرچی ترسم هەیە ئەندامانی بەڕێزی پەرلەمانتاران پشتیوانیم لێ نەکەن و ئاگادار نیم ئاخۆ لە هیچ پەرلەمانێکی دنیای وایە خۆزگەم پەرلەمانی کوردستان ببوایەتە یەکەمین پەرلەمان کە کاری حیزبی و کاری پەرلەمانتاری بە یەک و کۆک نەکردایەتەوە، چونکە کاری ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی میلەتە، نوێنەرایەتێک لە لووتکەی ئەمانەتە کە ڕەنگە لە کاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران گەلێ سەنگینتر بێت. ئەگەر دادوەرێک کە سەرەتا دەست بەکارە بێ پێویستکە کە سوێندی یاسایی بخوا کە پەیوەندی بە حیزبەوە نەمێنێت، ئەوە بۆ کاری ئەندام پەرلەمان بەڕاستی زۆر بە پێویستری ئەبینم، چونکە هەندێک جار بەرژەوەندی حیزب لەگەڵ بەرژەوەندی گشتی یەک ناگرێتەوە. من بە چاوی خۆم چەند جار ئەوەم بینیوە کە دەنگدان لەسەر بابەتێک کراوە، ئەندامی پەرلەمان دەنگی داوە لە کاتێکا دڵنیا بووە لە 100% زیان بە بەرژەوەندی گشتی ئەگەیەنێت. بۆیە بە پێویستی ئەزانم کاری حیزبی جا بکرێتەوە لە کاری ئەندام پەرلەمانی و دەقێکم نووسیوە بۆی پێویستە ئەندام لە ڕۆژی سوێند خواردنی و دەست لە کارکێشانەوەی فەرمی خۆی لە حیزب ڕابگەیەنێ، ئیتر خۆەوە دۆستایەتی هەرمێنێ لەگەڵ حیزبە، بەڵام ئەندامی حیزب نەبێت. سپاس. زۆر سپاس مامۆستا. بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵام من تێبینەکەم لەسەر ئەوەیە دیارە ئێمەی پەرلەمانتاران کاری سەرەکیمان واتە لە 180مان پێ بێت کاری ڕۆژانەمان لە ناو لیژنەکانی پەرلەماندایە و ئەوەی کەمێنێتەوە تەنها لە 120 پێم وابێ لە هۆڵی پەرلەمانایە. بۆیە پێم وایە و پێشم باشە ئەو سزایە وەکو سزای ناونراوە کە لە 105 بڕینی موچەکەیە هەر پەرلەمانتارێک لە هۆڵی پەرلەمانە ئامادە نەبوو لە 105 موچەکەی دەبرن، هەمان سزا بۆ کۆبوونەوە بۆ ئامادە نەبوونیش لە لیژنەکان ڕاستیە، چونکە ئێمە زۆرینەی کارەکانمان لەوەیە و بەداخەوە زۆرێک لە لیژنەکان ئەندامەکان ڕەنگە بچێ 5 دقەیەک لێ بێت و واژوەیەکی ئامادەبوون کە ئەوە گرفتە. شتێکی تر باسی متمانە سەرنەوە لە ئەندامەکرێت لە ناو لیژنەکانە. ئێمە لە هۆڵی پەرلەمانە یعنی دەنگ بە ئەندامبوونی هەر پەرلەمانتارێک دەین لە لیژنەیەکە، بەڵام ناکرێت لە لیژنەکەی خۆیان مافی ئەندامەتی لێوە بگیرێتەوە، تەنانە بە گواستنەوەی بۆ لیژنەیەکی کەش لە ناو هۆڵی پەرلەمانە دەنگ لەسەر دەین. بۆیە پێم باشە ئەو دەسەڵاتە بە لیژنە نەدرێ بە ئارەزوی خۆی یا پەرلەمانتارێک چەند کۆبوونەوەیەک ئامادە نەبوو مافی ئەندامەتی لەو لیژنەیە نەمێنێت و ئەوە هەڵبگیرێت لە هۆڵی پەرلەمان ئاسا بکرێتەوە بە دەنگی پەرلەمانتاران. خاڵێکی کە من پشتگیری تەواوی ئەو بۆ چوونەی کاکسالار دەکەم کە خاڵی حەوت پێم وابێ شتێکی زیادەیە و ئەمە جۆرێک لە کۆتوبەندی بۆ پەرلەمانتاران دروست کردووە کە بە هیچ شێوەیەک نەچین بەلای مەسەلەی دادگاکانە کە ئەوە بەڕاستی خاڵێکی زیادەیە بەڕای بێت. سپاس. زۆر سپاس. بەڕێز کاکدەر موستەفا. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان، تێبینیم لەسەر خاڵی 4 لەسەر ئەندامی پەرلەمان پابەندە بە تەفەڕوقی تەواو لە هەر پیشەیەک، ئەو پیشەیە بکرێتە وەزیفە، چونکە پیشە شتی تری ژەگرێتەوە. خاڵێکی تر لای من 6 نابێ ئەندامی پەرلەماندا زۆر بداتە کارەکانی هەرێک لە دەسەڵاتەکان. پێم وایە ئەوە دەست بەسنەوەیە، چونکە
مەبدەئی دەستوری لا سوڵتات على القەزا تەنیا بڕیاری دادگا دەگرێتەوە و لە ئەموری ئیداری و تەنزیمی و مالی و هەیکەلی مافی ئەندامی پەرلەمانە چاودێری سوڵتەی قەزایی بکە. لە خاڵی هەشتیشدا پیشە لە کۆتاییە هاتووە کاری وەزیفی یا پیشەیی هەژمار ناکرێت ئەو پیشەیە زیادەیە. زۆر سپاس. باشە سپاس. بەڕێز کاگەنۆر قادر. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان میش تێبینیم لەسەر بڕگەی حوتە کە نابێت ئەندام دەستوەر بداتە تا دوایی کە چەند پەرلەمانتارێک ئاماژەیان پێکرد چونکە لە مادەی 56 ئەرک و دەسەڵاتەکانی پەرلەمان بەڕوونی مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەرک و دەسەڵاتی پەرلەمان بەڕوونی دیارە بۆیە بڕگەی بە زیادەزار. سپاس. باشە سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان گفتوگۆ لەسەر ئەو مادەیەش تەواو بوو. تکایە مادەی 23 بخێنەوە بۆی بەڵێ قسەتان هەیە لەسەر ئەندامان بەڵێ فەرموو بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بۆی کە زیاتر لە سێ ئەندامی بەڕێزی پەرلەمان باسییان لەوە کرد کە نەهاتن لە لیژنەکانە هەمان سزای نەهاتنی ناوهۆڵی پەرلەمانی هەبێ ئەوە لە مادەی 33 لەم پەیڕەوەی لەم پرۆژێ پەیڕەوەی کە لە بەردەستی بەڕێزتانایە ئەو شتەمان وتووە ئێمە تومانە ئەو حکومانەی لە پەیڕە و تایبەتن بە ئامادەبوون لە دانیشتنەکانی پەرلەمان بەسەر ئامادەبوون لە دانیشتنی لیژنەکانیش جێبەجێ دەبن. بۆیە ئێمە لەویا کە باسی لیژنەمان کردووە لیژنە هەمیشەیەکان ئەو خاڵەمان جێگیر کردووە. سەبارەت بە خاڵی حوتەم ئەویش زیاتر لە سێ ئەندام داوای ئەوەی کردووە کە ئەم خاڵە نەمێنێ ئەو دواتر ئەبێتە اقتراح و بەدەنگدان یەکلایی یەکرێتەوە بەڵام مەبەستی ئێمە ئەوە بووە کە زەبتی ئەوە بکرێت کە ئەندامی پەرلەمان لە چوارچێوەی کاری خۆیدا کار بکات تەنها مەبەستی ئێمە ئەوە بووە بەڵام دواتر ئەما بێ بەدەنگدان یەکلا بکرێتەوە چونکە زیاتر لە سێ ئەندامی پەرلەمان داوای کردووە سەبارەت بەوەی کە نابێ هیچ ئەندامێکی پەرلەمان زانیاری تایبەت بدا بە وەزارەتەکان ئەوە پێم وایە نابێت لە پەیڕەوی ناوخۆیە ئەندامی پەرلەمان تەقید بکرێ ئەندامی پەرلەمان ئەرک و مافی خۆی ئەزانێ بۆیە پێم باش نییە ئەوە ئەندامی پەرلەمان لە پەیڕەوە پێی بوترێ نابێ زانیاری بدا بە خەڵکانی تر. سپاس. زۆر سپاس. پێشەوەی کاگەو بکرد قسە بکە بەڕێزانی تر قسە بکەن بەڕێزان ئەندامانی پەرلەمان بزانن ئەگەر نوسخەی کۆنی پەیڕەوتان لایە داوا بکەن بۆەوەی بیگۆڕین بە نوسخە تازەکە ئەشتان هەر بۆ بەراوردیکەن خاڵی حەوت لە مادەی 22 دارکەکانی ئەندام لێرە باس لە دەسەڵاتی دادوەریە کاگەر لایەوە شتێکی ترە تکایە داوا بکەن بۆ ئەوەی بیگۆڕن بە وێنە تازەکەی دوا نوسخەی هەموارەکە بۆ ئەوەی لە کاتی گفتوگۆیە ئاگداری دوا گۆڕانکاریەکان بن. بەڕێز کاگەو بەکر هەڵاتنی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە بەهارخانم ئەەکەم کە بایکۆتکردن وەکو مافێکی ئەندام پەرلەمان بێت نەک لە ئێرەدا لە بنووسرێت ئەم دەقە زیاد بکەین لە مافەکان کە هاتینە سەری ئەندام بۆی هەیە بایکۆتی دانیشتنەکانی پەرلەمان بکات وەک دەربڕینی هەڵوێست بە هەر هۆکارێک بێت ئەو بایکۆتکردنە بە تەنها بێت یان چەند پەرلەمانتارێک یاخود فراکسیۆنەکە پێی هەڵبسێت ینی وەکو مافێک لێ ئاماژی پێبین. باشە سپاس. بەڕێز دکتۆر فرسەت جەنابی شخصیەکت هەبوو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە زیاتر لە با بڵێن سێڕا پێشنیازیان کردووە ئەمە لە سیاغا ئەوانە دەخینە دەنگدان بەڵام هەر بۆ ڕوونکردنەوە ئەوەی کە سەبارەت بە بڵاوکردنەوەی لە سایتی فەرمی کە هاوڕەکانمان باسی نەکرد دەکرێت هەڵبگیری ئاساییە باوەڕ ناکەم کێشەمان هەبێ ئێمە بۆ ئەوە دامان ناکە وەکو حرسێک لەسەر ئەوەی ئەندام ئامادەی دانیشتنەکان بێ بەڵام ئەگەر پێتان زیادە هەڵی دەگرین سەبارەت بە ئەوەی لێژنەکان بە تەکید ئێمە کە دێنە سکاری لێژنەکان هەمان ئەو ڕێکارانەی کە لێرە هەیە لەسەر ئەندام لە کۆبوونەوەکانی پەرلەمان بە هەمان شێوەش لەسەر ئامادە نەبوون لە کۆبوونەوەکانی لیژنەکان وەکو یەکسانمان کردووە هەژمار دەکرێت. سەبارەت بە بڕگەی هەفتەم ینی ئێمە دیاریمان کردووە باشە خۆ ئێمە لە پەرلەمان جگە لە کاری یاسادانان و چاودێرکردن کاری دیکە هەر ئەوە ئەرکمانەواتە لەو چوارچێوە ئەندامی پەرلەمان دەستی کراوەیە هەرچی بیەوێ بیکات بەڵام لە ئیتار لە دەرەوەی ئەوە والو ئەوەشماندانەوە بە هەمان شێوە دەسەڵاتەکانی تریش ڕێگە بە خۆیان نەدەن لە دەرەوەی ئیشی خۆیان بە هیچ شێوەیە قسە لە کاری پەرلەمان بکەن ئەوەش
التزامکردنە بەو پرەنسیپەی کە پێگوترێ پرەنسیپی لێکزیاکردنەوەی دەسەڵاتەکان و پرەنسیپێکی گەورەیە و هەمومان دەبێت ڕێزی لێ بگرین لەسەر ئەو بنەمایە و بە هیچ شێوەیەک ئەوە کەمکردنەوە نییە لە ئەرکی پەرلەمان. ئەوەی تریش کە باس کرام پێم وایە یعنی ئەرچ ناکرێ ئەندامی پەرلەمانەکو قازیەک بیت، یعنی بمانەوە نەمانێ کاری سیاسی لەو پەرلەمانە دەکرێت و لە هەموو پەرلەماناتی عالەمیش دەکرێت. بۆیە بە تەسەوڕی من ئەمە شتێک نییە کە بتوانین گفتوگۆی لەسەر بکەین کە کاری حزبی لە ئەندامی پەرلەمان قەدەغە بکەین و هەمومان نوێنەری حزبەکانین و نەک لێرەش لە هەموو دنیاش هەر ئەوە وایە. زۆر سپاس. زۆر سپاس. تکایە مادەی 23 بخێنەوە بۆی بخێنە گفتوگۆ فەرموون. مادەی 23 مافەکانی ئەندام. یەکەم، لە کاتی کۆتایی هاتنی ئەندامێتی ئەگەر مەرجێک لە مەرجەکانی لەدەست نەدابوو ئەندام بۆی هەیە بگەڕێتەوە بۆ وەزیفە. ئەندامانی خولەکانی پێشووتری پەرلەمان دەتوانن لەم مافە بەهرەمەند بن. دووەم، ماوەی ئەندامێتیەکەی بۆ مەبەستی سەرموچە و پلەبەرزکردنەوە تەرقیە و خانەنشینی هەژمار دەکرێت. ئەندام بۆی هەیە مۆڵەتی نەخۆشی بە پێی ڕێکارەکان وەربگرێ. چوارەم، سەرۆک بۆی هەیە مۆڵەتێکی ئاسایی بداتە ئەندام ئەگەر بارودۆخەکەی پێویستی کرد بۆ ماوەیەک کە لە 15 ڕۆژ تێپەڕ نەکا لە ماوەی هەردوو وەرزێک لە وەرزەکانی گرێدان. پێنجەم، هەر یەک لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامان موچە و دەرماڵەی مانگانە وەردەگرن کە بە یاسا ڕێک دەخرێ. شەشەم، ئەگەر ئەندامێک لە کاتی یا لە ئاکامی ڕاژەی لە پەرلەمان یا بەهۆیەوە کۆچی دوایی کرد ئەوە موچەیەکی خانەنشینی بۆ میراتگرانی تەرخان دەکرێت بە پێی یاسا کارپێکراوەکان. سپاس. بەڕێزان کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ بەڕێز کاکە عەباس غەزالی. بەڕێز سەرۆکی پارلمان، بە نسبەت خاڵی سێم هەموو مرۆڤێک قابلی ئەوەیە نەخۆش ببێ، نەخۆشیش پێویستی بە مۆڵەت هەیە لەگەڵ ئەوەدان، بەڵام لە حاڵەتێکدا کە نەخۆشی ببێتە درێژ ماوەیەکی درێژ، خولێکی پارلمانی 4 ساڵە، لەو 4 ساڵی هەموو ببێ بە مەرجێکی تێدا بێتن کە لە وەرزێکی یاسادانان تێپەڕ نەکاتن و سوپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆر خاتو شکریە ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان شکریە ئیسماعیل. سەبارەت بە خاڵی یەکەم حەز دەکەم لێژنەکە ڕوونکردنەوەی زیاترمان بۆ بدەن. ئایا مەسەلەی خانەنشینی و یاخود گەڕانەوە بۆ وەزیفە اختیاری تەواوی تیادا یاخود نا و سپاس. باشە سپاس. بەڕێز دکتۆر سرود سەلیم. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم هات نەگوتن. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لە خاڵی یەکەمە نووسراوە لە کاتی کۆتایی هاتنی ئەندامێتی ئەگەر مەرجێک لە مەرجەکانی دەست نەدابوو ئەندام بۆیە بگەڕێتەوە بۆ وەزیفە. توانین بڵێین بۆ وەزیفەکەی ڕەنگە گونجاوتر بێ فاریزە بە ئەندامانی
ئەندامانی خولەکانی پێشووتری پەرلەمان دەتوانن لەم مافە بەهرەمەند بن ئەوە خاڵ ئەمەوێ ئەگەر ئەمانەش زیاد کرێ لە ڕاستیە بە تایبەتی ئەو یعنی من معاناتێکی زۆرم هەیە لەگەڵ ئەوە ئەندام بۆی هەبێت ڕاستەوخۆ نووسراو ئاراستەی دەسەڵاتی جێبەجێکردن بکە و دەسەڵاتی جێبەجێکردن مولزەم بێ بەوەی کە کەمترین ماوە 2 هەفتە زۆرترین ماوە 4 هەفتە وەڵامی نووسراوەکەی باتەوە یعنی لە ڕاستیە بۆ نمونە من خۆم جاری وا هەیە نووسراوێکێنم بە 2 مانگ هەر لەم پەرلەمانە دەرناچێت و هەر بۆ ئەمە یەکێکە لەوانی کەلیسا لەبەردەستمایە بۆیە لە ڕاستیدا دەبێت ئەندام ئەو مافەی هەبێت کە خۆی ڕاستەوخۆ نووسراو ئاراستەی دەسەڵاتی جێبەجێ و من ئەمە پرسیارم کردووە لە ڕاستیە دەکرێت لە وڵاتانی پێشکەوتوشە ئەمە هەیە خاڵێکی تر ئەوەیە هەر بە خوێندنەوەی خوێنمەوە عەزیەت نەبێ ئەندامی پەرلەمان لە سەرجەم دەستگا و دامەزراوەکانی هەرێمدا مامەڵەی کەسایەتی پلە بڵندی بۆ دەکرێت بە مەبەستی ڕاپەڕاندنی ئیشوکاری تایبەت بە پەرلەمان و نابێت هیچ ڕێگری و دەستخستنە ڕێگەی بکرێت لە هیچ بازگە و دەستگایەکی ڕسمی هەرێمدا دوو ئەندام دەتوانێت بە شێوەی فەرمی داوای زانیاری و دێکۆمنت و بەڵگە لە وەزارەت و دامەزراوەکانی هەرێم بکە وێنەیەک لە داواکاریەکە ڕەوانەی دەستەی سەرۆکاتی دەکرێت و پێویستە لایەنی پەیوەندیدار لە ماوەی 10 ڕۆژ لە وەرگرتنی داواکاریەکە وەڵامی ئەندامەکە بداتەوە ئەگەر ئەو لایەنە نەیتوانی ئەو بەڵگانە بخاتە بەردەستی ئەندام ئەوە پێویستە بە نامەیەکی فەرمی ئاگاداری بکاتەوە ئەگەر ئەندام سوور بوو لەسەر داواکاریەکەی ئەوە لەو بارەوە لیژنەی ناوەند دوابڕێر بدات ئەندامی پەرلەمان بە تاگ یان بە کۆ دەتوانن سەردانی سەرجەم فەرمانگە و دامەزراوەکانی هەرێم بکەن دیارەکاتە تەواو بوو بەڕێز دکتۆر شێرکۆ ئەتوانی پێشنیارەکان بنێری بۆ لیژنە بەڕێز دکتۆر عەزیز سابر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە ڕابردوودا هەموارێکمان پێشکەش کرد بۆ یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق بەداخەوە حکوومەتی هەرێمەتی لەبەر بێبوجەی پێمان جێبەجێ ناکرێت بەڵام لێیادا ئێمە ئەو مادانەی لە عێراقیش دەستیان بۆ نەبر ئێمە چاکسازیمان تیا کرد بۆی بگونجێ لەگەڵ واقعی هەرێمی کوردستان لێرە پەیوەست بە خاڵی یەکەم لە کاتی کۆتاییاتنی ئەندامەتی ئەگەر مەرجێک لە مەرجەکانی لە دەست نەدا بۆ ئەندام بۆی هەیە بگەڕێتەوە بۆ وەزیفە لێرەدا زۆر گرنگە لیژنە بەڕێزەکەەوە بە هەند وەربگرن وەکو حەلی وەسط بۆ بەناغی ئێستا پەرلەمانتار سەرپشک بکرێت لەوەی کە بەم یاسا بەرکاری کە ئێستا هەیە خانەنشین دەبێت یاخود ئامادەیە ڕازی بێ بۆ موچەی کە ئەگەڕێتەوە بۆ وەزیفەکەی خۆی سەرپشک کرێت لەوەیاندا بۆ ئەوەی ئێستا 300 پەرلەمانتار لە هەرێمی کوردستان خانەنشینن ئەکرا ئەو 300 250 300یان خزمەتیان بەم هەرێمی کوردستانە بکردایە و بەبێ ئەوەی هیچ خەرجیەکی تر لەسەر حکوومەتی هەرێم بوەستێ کەواتە سوودەکەی لەمەدایە پەرلەمانتار کە بۆی هەیە بگەڕێتەوە کە پەرلەمانتاری تەواو کرد بگەڕێتەوە سەر وەزیفەکەی خۆی بەڵام ئەوەشی لە بەردەمدا بێ کامیان هەڵدەبژێرێ ئەگەر موچەی خانەنشینی پەرلەمانتاریە یاخود ئەو موچەیە کە ئەچێتەوە سەر وەزیفەکەی خۆی هیوادارم جێگەی بکەنەوە ئەوە بۆ هەم بۆ پەرلەمانتار هەم بۆ هەرێمی کوردستان و هەم بۆ کەمکردنەوەی خەرجی سوودی خۆی دەبێت زۆر سپاس زۆر سپاس بەڕێز مامۆستا غەریب موستەفا بەڕێز سەرۆکی پەرلەمان بەناوی خۆی بەخشندەی میهرەبان پشتیوانی هەموو ڕایەکانی کاک دکتۆر شێرکۆوەکەم و پشتیوانی هەموو ڕایەکانی کاک دکتۆر عیززەتەکەم پاشان لەسەر خاڵی 4 سەرنجم هەیە سەرۆک بۆی هەیە مۆڵەتێکی ئاسایی بداتە ئەندام وا ئەبێنم مۆڵەتێکی ئاسایی یەک مۆڵەت ئەگرێتەوە کە 15 ڕۆژەکە داڕشنەکە بەم جۆرە بێ بکرێتە مۆڵەتی ئاسایی سەرۆک بۆی هەیە مۆڵەتی ئاسایی بداتە ئەمپلەمان واتە یەک جار لە ڕۆژێکەوە تا 15 ڕۆژەگرێتەوە ئەمە پاشان کە لە 15 ڕۆژ تێپەڕ نەکات ئەوەی بۆ ئیزافە بکرێ بەسەر یەکەوە یان بچڕ سپاس سپاس مامۆستا زۆر سپاس بۆ جەنابەت بەڕێز دکتۆر شوان قەڵات زەی بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە ڕێیەکانی کاک دکتۆر شێرکۆ حەمەدەمین دەکەم بڕگەی یەکەمیش بەو شێوەیە دابڕژێتەوە ئەندام ئەگەر لە کاتی کۆتایی هاتنی خولی پەرلەمان مەرجی ئەندامەتی لەدەست نەدابوو بۆی هەیە بگەڕێتەوە سەر پیشەکەی پێشووی ئەم مافە ئەندامانی خولەکانی پێشووش دەگرێتەوە بڕگەی چوارەم بەو شێوەیە دابڕژێتەوە سەرۆک لە کاتی پێویستدا
بۆ هەر وەرزێک لە وەرزەکانی ساڵ بۆی هەیە مۆڵەت بداتە ئەندام بۆ ماوەیەک کە لە 15 ڕۆژ تێپەڕ نەکات. بڕگەی پێنجەمیش بەو شێوەیە ئەگەر ئەندامێک لە ماوەی کاری پەرلەمانیدا کۆچی دوایی کرد بە پێی یاسا کارپێکراوەکان خانەنشین دەکرێت. سپاس. سپاس بەڕێز دکتۆر شوان قەرەزی. بەڕێز کە قادروەتمان لێرە نییە. بەڕێز کاک فەرهاد حەمە ساڵح. سوپاس بەڕێز سەرۆک و ئەندامانی پەرلەمان. یەکەم پشتگیری لە قسەکانی دکتۆر عیزەت دەکەم، دووهەم شتەکانی ترم وترا. زۆر سپاس. بەڕێز کاک سەلار مەحموود. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من ڕام وایە خاڵی سێم و چوارەم یەک بخرێ. لە مادەی پێشوودا باسێک گورژێنرا کە ببەسرێتەوە بە مافەکانی ئەندامەوە کە ئەویش پەیوەستە بە بایکۆتکردنی دانیشتەکانی پەرلەمان. بۆیە ئەم بابەتە چ ئیجابی بێ یان سلبی مافێکی ڕەوایە، یەکێکە لە پرەنسیپەکانی کاری پەرلەمانی و ناکرێ بە حاڵەتێکی نێگەتیڤ تەماشا بکرێ. بۆیە پرسێکی بەدیهیە لە هەر حاڵەتێکە کە ئەندامی پەرلەمان یان فراکسیۆنی پەرلەمانی یان گروپی پەرلەمانی یان لیژنەی پەرلەمانی بێوێ لەسەر هەر پرس و بابەتێک کە خۆی بڕوای پێێتی بایکۆتی دانیشتەکان بکە. ئەوە بەسرا بوو بە ئەرکەکانەوە و ئاماژ شەش بەوە کرا کە لە پرسی مافەکاندا باز بکرێت. بۆیە من ئەم باسەم هێنایە پێشەوە، چونکە لیژنەی بەڕێز وەڵامێکی کۆنکریتیان بۆ ئەم پرسە نەبوو کە لە هەمان کاتشا بە حاڵەتێکی نێگەتیڤ ناوێنرا. لەبەر ئەوە من بە پرسێکی ئیجابی هەموو پەرلەمانێکی زیندوی دنیای زانی بۆیە ناکرێت لە مافەکانی شان ناو بهێنرێ و سپاسانک. دەستخۆش کاک سەلار. بەڕێز کاک سعید مەسیفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، لە مادەی 23 لە بڕگەی یەکەم بەشی کۆتاییەکە لا ببرێتن، لە کاتی کۆتاییاتنی ئەندامێتی ئەگەر مەرجێک لە مەرجەکانی لەدەست نەدا بۆ ئەندام بۆی هەیە بگەڕێتەوە سەر وەزیفا. بەڵام ئەوانی خولەی پێشتر و چەندین ساڵە وازاهێنێ وەکەوەوە پێویست ناکە لەسەرەوە کە بنووسێ. بەس خاڵی دووەم لە ڕووی یاساییەوە ئەندام پەرلەمان لە کاتی سوێند خواردنی بەدەست لە کارچێشانەوە هەژمار دەکرێت ئیستقالەی لەسەر. ئایا دەتوانێت کەسێک ئیستقالە بدرا بگەڕێتەوە سەر کاری وەزیفەی خۆیان نا؟ سپاسدان. باشە، سپاس. وابزانم ئیستقالەکە کراوە بە ئینفیکاک، ئەوەی کە من سەرنجمە، ینی دەستکێشانەوە دەست دەکاڵ لە کار هەڵگرتن. بەڵام ئەو سەرنجەی کاک سەلار باسی کرد پێشەوەی بەڕێزان ئەندامانی لیژنەی کاتی پەیڕە و وەڵامی ئەندامانی پەرلەمان بنەوە، ئەمەوێت ئێمەش لە دەستەی سەرۆکایەتی جەنابتان سەرنجی جەنابتان بۆ ڕابکێشین کە پێویست دەکات پرسی بایکۆتکردنی ئەندامان ڕێک بخرێ. و ڕاستە بەڵێ ئەمە مافێکە، مافێکی ئەندامی پەرلەمانە، مافێکی فراکسیۆنەکانی پەرلەمانە، بەڵام ئەمە ڕێک بخەین بۆ ئیجا بکرێتەوە لە غیاب لە ئامادەنەبوونی ئەندام پەرلەمان. پێویستەکات یعنی ئالێتێکی بۆ بدۆزینەوە، داواکاری پێشکەش بکە، ڕای خۆی بە بەیان ئاڕاستی دەستەی سەرۆکایەتی بکە، داواکاریەکی هەبێ یان داخوازیەکی گشتی هەبێت، پرۆژە یاسایەک داواکاری بێت، شتێکی لەم بابەتە بێت بۆ ئیجا بکرێتەوە لەوەی هەندێک لە ئەندامانی پەرلەمان ڕەنگە ئامادەی دانیشتنەکانی پەرلەمان نەبن. ئێستا ئەندامی پەرلەمانمان هەیە، ئامادەی دانیشتنەکانی پەرلەمان نەبووە، ئەمڕۆ نامەیەکی ئاڕاستە کردوین داوایەوە کاوەکو بایکۆت بۆ حساب بکەین. ئاخردا من ناکرێت یعنی لە دوایەوەی کە تۆ لە دانیشتنی پەرلەمان ئامادە نەبووی ئێستا داوایەوە بکەی کە بە بایکۆت بۆ هەژمار بکرێ، لە کاتێکە لە پەیڕەوی ئێستای بەرکاری پەرلەمانی کوردستان پرسی بایکۆت ڕێک نەخراوە. بە شێوەیەکی عورفی لە ماوەی ڕابردوو هەر ئەندامێکی پەرلەمان لە کاتی دانیشتنەکانی پەرلەمان بابەتێکی بەدڵ نەبوو بێ، بەرنامەی کاری بەدڵ نەبوو بێ، یان شێوازی مامەڵەی ئێمەی بەدڵ نەبوو بێ، هەستاوە ڕۆشتۆتە دەرەوە و بایکۆت بۆمان هەژمار کردووە. بەڵام یعنی ئەو پرسە پێویستە کات ڕێک بکرێ. بەڕێزان لە لیژنەی کاتی ئەگەر سەرنجێکتان هەیە فەرموون. بەڕێز دکتۆرە ڕێواز فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە ڕوونکردنەوەی مادەی بڕگەی یەکەم لە مادەی 23 ئێمە زانین ینی هێنانی ئەم بڕگەیە لێرەیە ڕەنگە لە ڕووی شکڵیەوە وا دەربکەوێت کە تعدیلکردنی یاسای خانەنشینیە.
بەڵام ئێمە بۆیە وەکو مافێک دەستمان بۆ بردووە بۆ ئەوەی کە هەندێک لە بەڕێزان ئەندامانی پەرلەمان تەنانەت خولەکانی پێشوش داوایان کردووە و خواستیانەوە بۆ بگەڕێنەوە سەر وەزیفە و ئێمە زانیاریمان هەیە کە تەنانەت داواکاریشان پێشکەشی دامەزراوەکانیان کردو بەڵام ڕێگان پێنەدراوە بگەڕێنەوە سەر وەزیفەکانی خۆیان بۆ بەڕێزان هەموو ئەندامانی پەرلەمان ئەمە مافێکی اختیاریە ئەنجامی پەرلەمان ئەتوانێت لێی بەهرەمەند بێ و ئەتوانێت خانەنشین بێ بە گوێرەی یاسا کارپێکراوەکان و ئێمە لە لیژنەکە دوای مناقەشەیەکی زۆر ئەمەمان داناوە و پێمان وایە ئەمە مافێکە ئەندامی پەرلەمان هەیە حەزەکە بگەڕێتەوە بۆ وەزیفە بەڵام دەستگای موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەی گەڕانەوەیان پێنادەن لە کاتێکە هەندێکیان گەنجن تەمەنی زۆر لە خوار 40 ساڵەوەی سەبارەت بەوەی بۆچی خولەکانی پێشوو ترەگرێتەوە وەکو ڕوونم کردەوە بە ڕێزێک داوای کرد ئەو خولەکانی پێشوو نەگرێتەوە هەندێک لە ئەوانیش دەیانەوێ بگەڕێنەوە سەر وەزیفەکەی خۆیان بۆیە حەق ئەم مافە بۆ ئەوانیش بە هەمان شێوە بێت سەبارەت بە داواکاریەکانی بەڕێز دکتۆر شێرکۆ بەشێکی زۆری داواکاریەکانی سەبارەت بە وەڵامدانەوەی پرسیار و دیاریکردنی ماوە بۆ دەسەڵاتی جێبەجێکردن بۆی وەڵامی پرسیارەکانی بداتەوە بەڕێزیان دەبێت سەیری مادەکانی 64 و 65 و 66 و 67 و 68 ناو پرۆژەکە بکە کە تایبەتە بە پرۆسەی ئاراستەکردنی پرسیار جگە لەوەی کە داواکە ئەندامی پەرلەمان بۆی هەبێ ڕاستە و خۆ پرسیار بکە ئەویان لە ڕاستیان لە ناو ئەم پرۆژەیە ڕێک نەخراوە بەڵام سێ ئەندامی پەرلەمانیش پشتیوانی کردووە ئەوە کرێت دواتر قسەی لەسەر بکرێ و زۆر سوپاس زۆر سپاس پێم وا بێت بەهارخان ویسوتی ناو تۆمارکە پێشتر بەڵام ناوی تۆمار نەکرابوو هەر ناو نەخێنرایەوە ئێستا ئەم جارە هەر ناو نەخێنرایەوە ئیجاری پێشوو فەرموو ئەگەر قسێکت هەیە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکانی دکتۆر شێرکۆ ئەەکەم هەروەها تەکید لەو پێشنیارە ئەەکەمەوانێک کە لە ئەرکەکانە باسی بایکۆت کرا لە مافەکانە جێ بکرێتەوە بەو سیاغەیە کە مامۆستا بوو بەکرد هەڵەدنی خستیە ڕوو هەروەها سەبارەت بە خاڵی سێم کە ئەڵێ ئەندام بۆی هەیە مۆڵەتی نەخۆشی بە پێی ڕێکارەکان ئەو ڕێکارانە ئەگەر لیژنە ڕوونکردنەوەیەکمان بۆ بن ڕێکارە یاسایەکان عورفیەکان ئیجازەی نەخۆشی چییە ئەگەر ڕوونکردنەوەمان بۆ بن زۆر سپاس باشە سپاس بەڕێز دکتۆر فرسەت سۆفی بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە گەڕانەوە بۆ وەزیفەی پێشووی ئێستا ئەوە سیاغێکینەوە لە سیاغە کێشەی هەیە بەڵام ئێستا لەسەر ئەو بابەتە ڕێیەکی تریش هەیە دواتر لە کاتی با بڵێین سیاغەکردنەوە دەیخینە دەنگدان ئەویش ئەوەیە کە گەڕاشەوە سەر پشک بیلەوەی کامە موچە هەڵەبژێری خانەنشینی ینی وەزیفەکەی خۆی ئەوە هەموو ئەو سیاغانە ڕێک دەخین و دەخێنە دەنگدان سەبارەت بەوەی کە بەڕێز دکتۆر شێرکۆ باسی کرد ئەگەر کاک دکتۆر شێرکۆ سەیری کاری لیژنەکان و سەیری ڕقابەش بکات لەوێ زۆر بە ڕێکوپێکی هەموو ئەو خاڵانە جێگەی کراوەتەوە جگە لەو خاڵی کە وەکو دکتۆری ڕواز باسی کرد ئەندام دەتوانێت ڕاستە خۆ نووسراوە بکەم پێم وایە ئەگەر ینی نمونەی یەک پەرلەمانی دنیاش هەبێ پەرلەمانتار بەبێ ئەوەی کە لە ڕێگای چکە ئێمە قسە دەکەین ئاراستەی سەرۆکی پەرلەمانی دەکەین چۆن دەتوانین بەبێ سەرۆکی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی ڕاستەوخۆ نووسراو ئاراستە بکەین و ئەوە لەوانەیە زەمانەتی کاری پەرلەمانی ئێمە تێک بدات و لە زەمانەتکردنی ئەو موعیدانەی کە هەیە بۆ گەڕانەوەی نووسراو چێ زامنە دەستەی سەرۆکایەتی زامنە بۆیە ئاراستەکردنی ڕاستەوخۆی نووسراو لە ئەگەر زەربەیەک بی بە دەرەجەیەک لە ئێمە لە ئەندامانی پەرلەمان چونکە فەوزایەک دروستەکە حکومت ئەتوانێت خۆی بدزێتەوە لەو کاتانەی کە دیاری کراوە چۆن دەڕوا چۆن دێ ئەو ڕسمیاتی کە هەیە بۆ ئەم پێم وایە ئەوە لە ڕووی پەیڕەوی ناکرێ ئەگەر پشتگیریش بکرێ بخەینە دەنگدان چونکە شتێک نییە لە هیچ پەرلەمانی دنیا شتی وە هەبوو بەڵام ئەوەی تر بەڕێز کاک دکتۆر شێرکۆ هەمویان هەیە و لە هەر شوێنێکیش زانیت ئەو خاڵانە نییە ئێمە لەبەرەوەی سێ کەس پشتگیری کردووە دەخینە دەنگدان و دیراسی دەکەین بەڵام پێمان وایە هەمومان لە ڕقابە لە کاری لیژنەکان جێگە کردوتەوە و سوپاس باشە سپاس کەس قسەی نییە لە بەرەزانە دامانی لیژنە کەسی ترتان قسەتان نییە بەڵێ سەبارەت بەوەش کە مەسلەی بایکۆتکردن دوێ ڕای جەنابیش ڕوونکردنەوەدا و دکتۆرە ڤاڵاش قسەی لەسەری کرد بەڵام لەلایەن سێ ئەندامی پەرلەمانەوە پشتگیری کراوە لە کاتی سیاغەکردنەوە لە ناو مافەکانی ئەندام دەیخێنە دەنگدا باشە دەستان خۆش بێ جا ئێستا مادەی 24 بخێننەوە بەڕێزان بۆی بخێنە گفتوگۆوە مادەی 24 پارێزبەندی پەرلەمانی الحەسانە الپەرلەمانیە یەکەم
ئەندام ئازادی ئاخاوتن و ڕادەربڕینی تەواوی هەیە لە کاتی ئەنجامدانی بەکارەکانی لە ناو پەرلەمان یا لە لیژنەکانی پەرلەمان سەبارەت بەو بابەتانەی دەخرێنە ڕوو بۆ گفتوگۆکردن بە شێوەیەک ڕەچاوی ڕێزگرتن لە دامەزراوە دەستوریەکانی هەرێم لە چوارچێوەی یاسا کارپێکراوەکان بکات. دووەم، نابێت ئەندام ڕاوەدوو بنرێ یا لێکۆڵینەوەی لەگەڵ بکرێ یا ماڵ و نووسینگەکەی پشکنینی بۆ بکرێ یا دەستگیر بکرێ بەبێ مۆڵەتی پێشوەختەی پەرلەمان تەنها لەو حاڵەتە نەبێ کە تاوانێکی بینراوی ئەنجام دابێ. سێەم، لایەنی دادوەری تایبەتمەند لە ڕێگەی سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری داوای هەڵگرتنی پارێزبەندی هاوپێچ لەگەڵ پەڕاوی ئەو دۆسیەی کە بابەتی ڕێوشوێنە سزاییەکە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت. چوارەم، سەرۆکی پەرلەمان داواکاریەکە لەگەڵ پەڕاوەکانی دۆسیەکەی دەنێرێت بۆ لیژنەی کاروباری یاسایی بۆ دیراسەتکردن و پێشکەشکردنی راپۆرتێک لە ماوەیەک کە لە 10 ڕۆژ تێپەڕ نەکا. ئەگەر لەو ماوەیە راپۆرتەکەیان پێشکەش نەکرد سەرۆک دەتوانێت بابەتەکە ڕاستەوخۆ بخاتە بەردەم پەرلەمان بۆ بڕیاردان لەسەر هەڵگرتنی پارێزبەندی لەسەر ئەندامی تۆمەتبار یان ڕەتکردنەوەی. پێنجەم، پەرلەمان و لیژنەی یاسایی لە ڕووی بوون و نەبوونی بەڵگەی تاوان لە دۆسیەکە ناڕوانن، تەنها ئەوە یەکلایی دەکەنەوە کە مەبەست لە داواکە ڕاگرتنی کاری نوێنەرایەتی ئەندام نییە. شەشەم، بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی پێویستی بە دەنگی زۆرینەی ئامادەبوانی پەرلەمانە لە دەرەوەی وەرزەکانی یاسادانان دەستەی سەرۆکایەتی بڕیار لەسەر هەڵگرتنی پارێزبەندی دەدات. حوتەم، بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی تەنها بۆ ئەو کردە تاوانیەیە کە لە داواکەی دادوەر هاتووە لەسەر کردەکانی دیکەی ئەندام جێبەجێ ناکرێ. هەشتەم، ئەگەر ئەندام تاوانێکی لە جۆری جینایەت لە ناوحەرەمی پەرلەمان ئەنجام بدا لەسەر سەرۆک پێویستە فەرمان بکە بە دەستگیرکردن و گلدانەوەی لە شوێنێکی دیاریکراو، اینجا ڕادستی دەسەڵاتی دادوەری بکە. بەڵام ئەگەر تاوانەکە لە جۆری کەتن جونحە بوو سەرۆک بۆی هەیە دەسەڵاتی دادوەری ئاگادار بکاتەوە بۆ گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی پێویست بەرامبەری. نۆیەم، ئەو ئەندامەی پارێزبەندی لەسەر هەڵگیراوە و ڕانەگیراوە واتە تەوقیف لە یەکێک لە گرتوخانەکان بۆی هەیە بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان و دانیشتنی لیژنەکان بکات و بەشداریش بێ لە گفتوگۆکردن و دەنگدان. دەیەم، ئەندام لە ڕۆژی سوێند خواردنی یاسایی پارێزبەندی پەرلەمانی دەبێت و ناتوانێت بەبێ مۆڵەتی پەرلەمان تەنازولی لێ بکە. 11، ئەگەر پەرلەمان داوای هەڵگرتنی پارێزبەندی ڕەت کردەوە بەبێ پێشکەشکردنی بەڵگەی نوێ لەسەر هەمان بابەت داواکاری نوێ پێشکەش ناکرێتەوە. 12، لەسەر زیادکردنی بڕگەیەکی دی بۆ ئەو مادەیە دوو ڕاهەیە. ڕای یەکەم پێی وایە ئەم بڕگە زیاد بکرێ لە کەوانە دوای تەواوبوونی خولی پەرلەمان مافی سکاڵاکار لەسەر گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی بەرامبەر پەرلەمانتار پارێزراو دەبێ. ڕای دووەم پێویست ناکە ئەم بڕگەیە زیاد بکرێ. ئێستا کێ ناوی خۆیان وسێ بۆ قسەکردن لەسەر ئەم مادەیە؟ خاتو بێگەر پاڵەوانی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان
من تەنها لەسەر خاڵی دوانزە لەسەر زیادکردنی بڕگەیەکی تر من لەگەڵەوە دانیم کە ئەو بڕگەیە زیاد بکرێ و سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک عەباس غەزالی. بەڕێز سەرۆکی پارلەمان پشتگیری ڕێی بێگەردخان دەکەم. دەستخۆش. بەڕێز کاک بێسوم فایق. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەکەم بە شێوەیەک ڕەچاوی ڕێزگرتن لە دامەزراوە دەستوریەکانی هەرێم بکرێ تۆزێک مەتاتی ئەگەرەوە هەر لابرێ باشترە فەقەرەی حوتەمیان ئەمە ڕێزمانەوانیە ینی دڵێ بڕیاری هەڵگرتنی پارێزبەندی تەنها بوو ئەو کردە تاوانیە کە لە داواکەی دادوەریدا هاتووە ئەمەی ئەخیری کاڵێ لەسەر کردەکانی دیکە جێبەجێ ناکرێت پێویست ناکات چونکە لێرە تەنها هاتووە مادام تەنها بۆ ئەو کردە تاوانەیە واتە ئەمەی ئەخیر لەسەر کردەکانی دیکە زیادەی و پێویست ناکات. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆر شوان قەڵاتزەی. عفو بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش لەگەڵەوە دام ئەوەی کە دەڵێ ڕێزگرتن لە دامەزراوە حکومیەکان لەوانەیە بەو پاساوەوە هەندێک سنوور بۆ ڕێی و ئازای کار و چالاکی پەرلەمانکارەکان دابدرێت. دووەمینیش ئەوەی لابدنی حەسانە لەسەر ئەندامی پەرلەمان لە خارجی خولی تەشریعیش هەل لە سەلاحەتی دەستەی سەرۆکایەتی نەبێت لابدنی حەسانە بەس بۆ زۆرینەی ئەندامانی پەرلەمان بگەڕێتەوە. بوونی سکاڵاش ئەوە نەبێت بە کۆتاییاتنی خولی پەرلەمان سکاڵاکەر بۆی هەبێ ئەو سکاڵایە بژۆڵێنێ لە هەموو کاتێکدا بۆی هەبێت ئەگەر هەر پەرلەمانکارێک پێویستی بۆ شکوای هاوڵاتیان لەسەر بێت سکاڵای خۆ لەسەر بەرزکاتەوە. سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک بازار دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانی مادە 24 خاڵە شەشێ ئەس گەل هەندێ مە دەنگێ نویسی دەنگی زۆرینەی ئامادەبوونی پەرلەمان بیتە دەنگێ ڕەها بیت ئەوە خاڵێک. خاڵە دوێ پشتگیریە ئاخفتنەوە بێگەردخانێت کەین سەر خاڵە دازدێ یادیش بێ باشە ئەف خاڵەکادی ئیزافە بیتن ئەگەر لژنا پەیڕەوی هۆگەلمە بیتن ئەگەر هاتو بڕیار هاتە دان بۆ هەلگرتنا پارێزبەندی ئەندام پەرلەمانی پاشان دادگای بێتەوانی ئەندام پەرلەمانی سەلمان پێویستە پەرلەمان هولا پەرلەمانێ vê çendê ragehînîtin ku ev endam parlemana bê tawan derçû çikî ev mafe bû bizivriteve ev teşîra pê hatiye kirin çikî madem hûla parleman der parêzbendî ser rakir lazim e parleman careka dî vê ev badê meعنوî bû bizivrînteve û em bêjîn ev endamey hemî ev mafe hebît hemî rêkarên ئاماژە بە بڕگەکان بە بۆ ئەوەی بەڕێزان gotim îzafe berê serokê perlemanî nazem heta amaje fêkirin gotim xalekî îzafî belê gotim xalekî îzafî ew hat û heker biryar hate dan پارێزبەندی هاتە هەلگرتن هولا پەرلەمانê پاشان بێتەوانی ئەو ئەندامە دەرچوو دادگایê پەرلەمان هولا پەرلەمانê careka dî vî ئەva meعنوî bû endam پەرلەمانî bizivîrînteve ku bêtawan derçû bi rabgehînîtin û endam پەرلەمانî ji bo hebîtin hemî rêkarên yasayî beramber skala lêkir bidete ber. Zor spas. باشە سپاس. ئەم تێبینیە بۆ هەمووتانە بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە کاتی قسەکردنە ئاماژە بەو بڕگەیە بن کە قسەی لەسەرەکەن بۆ ئەوەی بەڕێزان لە لیژنەی کاتی پەیڕۆ بزانن کە لەسەر چ مادەی قساکەن. بەڕێز دکتۆرە ڤالا فەرید. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی سێیەم لایەنی دادوەری تایبەتمەند لە ڕێگای سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری داوای هەڵگرتنی پارێزبەندی دەکا ئەمن پێم وایە ئەو فلتەرەی کە دایان ناوە زیادکردنە کار بکرێتن لیژنەکە بۆ سوکردنی هەڵگرتنی حەسانە نەک بۆ قورسکردنی بۆیە لە پەیڕەوی بەرکار کە ئێستا کاری پێدەکرێ ئەوەیان نییە کە لە ڕێگای سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری بێ بۆیە داوا دەکەم وەکو خۆی دابڕێژرێتەوە و ئەو بابەتە هێندەی تر قورس نەکرێ. خاڵی چوارم پێم وایە زیادەیە خاڵی پێنجەم بە هەمان شێوە زیادەیە و خاڵی حوتەمیش زیادەیە لەبەر ئەوەی کارەکان خۆی وایە بۆیە داوای هەڵگرتنی ئەو خاڵانەش دەکەم. باشە سپاس. بەڕێز کاک سەرکەوت سەرحەت. مەڕە سەرۆکی پەرلەمان دیارە خاڵی دوانزە کە باسەکە بۆ زیادکردنی پێویستەکە لابرێت پێویستی بە زیادکردنی ئەو بڕگەیە نییە چونکە ئەوە تەحسیل حاصلە لە دوای نەمانی حەسانەی پەرلەمانی و دوای تەواوبوونی خولەکە سکاڵەکە دەتوانێت سکاڵەکە بجوڵێنەوە مافی سکاڵەکە پارێزراوە نی پشگیری لە داواکەی بێگەرخان و هاوڕێیانە. باشە سپاس. بەڕێز دکتۆر شێرپەحەمە ئەمین. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە بڕگەی یەکەمە
ئاوای لێ بکرێت پێشنیاز ئەندام ئازادی یاخەوتن و ڕادەربڕینی تەواوی هەیە لە کاتی ئەنجامدانی کارەکانی تاو کاتی ئەنجامدانی کارەکانی سەبارەت ینی لە ناو پەرلەمان یان ناو لیژنەکان لە ڕاستیا لەگەڵ ئەوانیم لە کاتی ئەنجامدانی کارەکانی مەسمەوەی لە دەروی پەرلەمانیش ئەگەر بە ئیشی پەرلەمانی کاری کردبوو هەر وەکو حەسانە قسایی بۆ بکرێت ئەوە لەوێترا پشتگیری لە خاڵی 12 پشتگیری لەو هاوڕێیاناکەم و پشتگیری لە قسەکانی کاک بێسمن فایقشەکەم سوپاس سپاس بەڕێز کاگە بوو کاروان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێک لە قسەکانی من کرا بە تایبەتی ئەوەی کە ئێستا دکتۆر شێرکۆوتی لە خاڵی یەکەمیش لەگەڵەوە هەمەوە پێویست ناکە ناو پەرلەمانیان لە لیژنەکانی پەرلەمان خاڵێکی تر لێرە هەر لە خاڵی یەکەمە ئەوەیە بە شێوەیەک ڕەچاوی ڕێزگرتن من پێم وایە پێویستە لە دەهەنەک هەدامەزراوە دەستوریەکانی هەرێم بەڵکو لە خودی پەرلەمان و پەرلەمانتاران چونکە زۆر جار بەڕاستی زۆر قسەی نابەجێ شەکەین و ڕێز لەوەش ناگرین و زۆر جار ئیتیهامی یەکتری شەکەین زۆر جار وای لێ هاتووە چۆن ئەڵێن یعنی ئەوە پێویستە داخل بکرێت چکەم زۆر جار وەکو ئەو کاهینەی پیاتەوە ئەو شعرەی لە تیفەڵمەتی پیاتوە ئەڵێ گەردڵ کوێر بێ ڕۆژی ڕووناک شەوی تارە ئەگەر پشی لە پۆلیس بێ هەموو مشکێ تاوانبارە با وریای ئەوە بین باش بەڕێز دکتۆر عەزیز سابر بەڕێز دکتۆر عەزیز سابر بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە خاڵی 12 زۆرینەی زۆری ئەو تاوانانەی ئەخرێتە بەرامبەر پاڵ پەرلەمانتار لەبەر کاری پەرلەمانتاریەتی بۆیە پشتیوانی ڕاکەی بێگەرخانەکەم دوای تەوابوونی کاری پەرلەمانتاری هەموو سکاڵەکانی لەسەر بسڕێت باش سپاس بەڕێز کاک قادر وتمان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە کە خاڵی ینی بەشێکی لەو مادەی 26 و مادەی 27 پەیڕەوەکەونەکە بمێنێتەوە چونکە لە هەندێک لەو خاڵانەدا ئازادی قسەکردنی پەرلەمانتار زۆر بەرتەسک کراوەتەوە لە ڕاستیدا بۆ نمونە خاڵی یەکەم ئەندام ئازادی قسەکردن و ڕادەربڕینی تەواوی هەیە لە کاتی ئەنجامدانی بەکارەکانی لە ناو پەرلەمان لەلایەن لیژنەکانی پەرلەمان ینی تا ئەوێ بمێنێتەوە گەر قرار بێ بمێنێتەوە نەک ینی ئەوها تهدید بکرێ و بەرتەسک بکرێتەوە ڕاستە ئەندامی پەرلەمان پێویستە لەسەر ئەو بابەتە قسە بکە کە خراوەتە بەرنامەی کار ینی لە دەرەوەی ئەو بابەتە قسە نەکە ئەمە ڕاستە بەڵام لە ڕاستیدا زۆر بەرتەسکراوەتەوە پشگیری لە قسەکانی دکتۆرە ڤالات دەکەم پێویست ناکە بە نمونە ئەم خاڵانە لا ببرێن بە نمونە لیژنەی یاسایی ئەگەر لە دروستی و ڕاستەقینەی دۆسیەکەش نەڕوانێ ئەی ئەم دۆسیە بۆ دەچێتێت بۆ نمونە خاڵی 4 خاڵی 5 ینی ئەگەر ئەرکی لیژنەی یاسایی تەنانەت ئەوەش نەبێت لە دروستی و ڕاستەقینەی دۆسیەکە بڕوانێت ینی ئیش لەسەر چی دەکا ینی دۆسیەکە چی لێ دەکا ئەم لیژنەیە تەنها ئەوە سیر دەکا بزانێ ئەو تۆمەتەی کاراستەی پەرلەمانتارەکە کراوە یاخود ئەوەی کە دادگای تایبەتمەند نردوویەتی تەنها ئەوە تۆمەتێکی ڕاستەقینەیە ڕەگەزەکانی تاوان بەدی دەکرێن تەسەور دەکرێن یاخود نە بۆیە و ڕاستە ئەندامی پەرلەمان ناکرێت پارێزراو بێت لە هیچ شتێک لە کاتێکدا جینایەت دەکات تاوانی گەورە یاخود کەتن بەڵام لە هەما کاتیشدا ناکرێ ئێمە زەمینەیەکی ئەوها بڕەخسێنین کە چۆن دادگا مەدەنیەکان بەردەوام دۆسیەکانیان دەنێرن بۆ وەزارەتی پێشمەرگە و بۆ دادگا سەربازیەکان کە ڕایەڵەیەکی بەهێز هەیە و بەردەوام دۆسیە دێت و دەچێت لەسەر کۆمەڵێک تۆمەتی زۆر لاوەکیش لەبەرەوەی دوو دادگای لێک جیاوازن ناکرێ ئێرە لە پەرلەمانیش ئەو های لێبێەوە پشگیری لە قسەکانی بێگەرخانیش دەکەم لەوەی کەوتی و زۆر سوپاس زۆر سپاس بەڕێزان لە سەرۆکایەتی و ئەندامانی لیژنەی کاتی ئەگەر قسەیەکتان هەیە فەرموون فەرموو بەڕێز دکتۆر فرسەت بەڕێز سەرۆکی پەرلەمان دەمەوێت ڕوونکردنەوە لەسەر بابەتێک بدەم کە سەبارەت بە بڕگەی 12 کە بە دوو ڕاهاتبوو تەمان هیچ لەو دووڕایە کە ئێمە بڕگەیەک ئەڵێ ئەگەر ماوەی ئەندامەتی پەرلەمانی تەواو بوو
مانای وان نییە کە ڕێگە بگرێت لە خەڵک کە سکاڵای هەبوو لەسەر ئەوەندامی پەرلەمانە کە بە هەر هۆیەک لە هۆیەکان حەسانەی لەسەر هەڵنەگیراوە کە بڕگەی دیکە ئەڵێ ئەمە زیادەیە ئەمە بەو مانایە نییە وەکو ئەوەی بەڕێز دکتۆر عزت باسی کرد یعنی ئیتر ئەندامی پەرلەمان هەتا حەسانەی هەیە و ئەو شتەی کە خلالی ئەو 4 ساڵی کردێتی حەقی هاوڵاتی نیە هەندێک جرائیم هەیە ئەگەر ئەندامی پەرلەمان کردوبێتی و بە هۆر هۆیەک لەنا ئەو هۆڵە سیاسی بووە ئەو کوتلێ زۆر بووە نەیتوانی و حەسان لەسەر گڵی هیچ پاساوێکی قەزایی قانونی ڕێگە نادات دوای ئەوە ئەو ئەندام پەرلەمانە پارێزراوە بیانی ئەگە بڕگەکە نەشنووسین و ئەگەر بشنووسین پێچەوانەشی بکەین ئەوە نیزامی عامە مەبادی عامە قەزا دەوری خۆیە بینی سکاڵاکەر حەق خۆیەتی بۆیە ئەندامی پەرلەمان مقدسە نەوەزیر مقدسە نەسەرۆکی هەرێم نەسەرۆکی حکوومەت نەسەرۆکی پەرلەمان هەر کەسێک تاوانی کرد هاوڵاتی حەق خۆیەتی سکاڵای لەسەر بکە بۆیە ئەگەر بڕگەی 12مان زیاد نەکرد معنای ئەوە نییە کە ئەندامی پەرلەمان سکاڵای لەسەر ناکرێت سکاڵای لەسەر دەکرێت بەڵام لەسەر ئەوەی هەبیان نەبی ئەو دووڕایە و دەیخینە دەنگدان و 3 کەس پشتگیری کردووە بە خۆشی هەیە ڕایەکان زۆر ئاساییە بە دەنگدان ئەم بابەتە یەکلایی دەکرێتەوە سەبارەت بە باسێکی دیکرد کە من بەڕاستی دەمەوێت وەکو مڵەحەزەیەکی عام باسی بکەین باوەڕتان نەبی و ئەندامانی لیژنەکە لێرە ئامادەن ئێمە کە زۆربەی زۆری ئەوانەی وەرمانگرتووە یعنی بە پشتبەستنە بە ئەو پێوەرانەی لە پەیڕەوی ناوخۆی وڵاتانی دنیا کە لە بەشێکیان بۆ نمونە ئەوەی سوید بەشەکە لە دەستوری ئەو وڵاتەش زۆر ئاساییە کە بڵێ ئەندامی پەرلەمان کە قسە دەکات ڕێز لە دامەزراوە دەستوریەکانی بگرێ حەزەکەی 6 جوملەی دیکەشی بۆ زیادکەین بەڵام ئەگەر ئەم جوملەیە هەبوو مەنێوان نییە ئەمە غەدر لە ئەندامی پەرلەمان کراوە یان ئازادی ئەندامی پەرلەمان کۆتوبەن کراوە ئەی ئەو دامەزراوە دەستوریانە ئێوە بنیات نەناوە بە دەنجی ئێمە نهاتووە چۆن ئەگەر نەسێک کە بێ ڕێزی لێ بگرین ئێمە پێمان وابێ ئەمە کۆتوبەندی ئازادی ئەندامی پەرلەمان دەکا و لە هەموو دنیاش وایە چۆن ئەندامی پەرلەمان ڕێز لە دامەزراوە دەستوریەکانی خۆی ناگرێ کە ئێمە دەبێت پارێزگاری لێ بکەین و ئێمە دەبێت حیمایەتیان بکەین بە پێچەوانەوە هەر کەسێکی تر لە دەرەوەی ئێمە بێ تەشیریان پێ بکە ناویان بزڕێنێ ئەوە ئێمەین دەبێت داکۆچیان لێ بکەین و قبول نەکەین لە هیچ کەسێک ئەو دامەزراوانەی کە ئێمە حامین پارێزگارین بۆیە بە تەسەوری من نابێ بە هیچ شێوێک ئەندامی پەرلەمان حساسیەتی بەرامبەر ئەم جوملانە هەبێ بە پێچەوانەوە دەبێ پێشەمان خۆمان کۆتوبەن بکەین بۆی بتوانین خەڵکی تریش کۆتوبەن بکەین ئەوەی تر هەر بۆ ئاگاداریشتان حتا لە بیدایەت کە مناقەشەمان کرد بەڕێزان ڕەیەکە بوو ئەسڵەن حەسانە هەر هەڵگرین بەڵام دواتر چکە لە زۆر پەیڕەوی ناوخۆی وڵاتان حەسانە هەر نەبوو يعني هي بيروي ناخو حصاني هرتي دانيا حالي عندهم برلمانيش حالي هر كسي كترو بلام اما هشتو معناتها بويشن وكو بشكل عنداماني برلمانيش باسيان كر اوندش يعني بابلين شلي بكين اوندش او بكين كعندامي برلمان مستحيل بي حساني لسهل البستي وهموما بشرين وقابلين لو هلا بكينو بويا اگر هلا ما انكر ببي او ركاراني اما نسيو معنا حسانه هل بجيري سبارت بو بابتانش كغوترا زياده اويا اما اوي كسي عندام بشجيري كربه ديخين الدنگدان كما برغ زياده هلي دغرين وسباس زور سپاس برز دكتوره بهار برە سەرۆکی پەرلەمان بڕگەی دوانزە کە هات بە دووڕەئی عیلاقی بە مەبدەئێکەوە هەبوو کە لە قانونی عقوباتی عێراقیە تەنظیم کراوە ئەویش بریتیە لە تەقادمی داوای جەزایی ئایا داوای جەزایی بەسەرە چێ یعنی ئایا کە کەسێک تاوانێگەکە ماوەیەکی بەسەرا بچێ مافی تاوان لێکرا و تاوان لەسەرکرا و بەسەرە چێ بۆی نەبێ ئەمە لە قانونی عێراقیە ئەسڵ ئەوەیە کە دعوای جزائي تقادم ناكا بلام لا قانون أصول محاكمات جزائية لما ديسي مجموعة جرائم دانا وكأم جرائمانا تقادم ناكا هنا يعني كان استثناء كي كردوا بوي إما لسلو أساسا هاتين أو مناقشة مانكر وتمان بو أوي أو توانا نشكا تقادمي دعوى جزائي جنا يجريتوانه ليرا بيجريتو بلام أما هر بورون كرنو دواجارة ودو رأيا بدنجي أنداماني برلمان يجلايا بيتو سپاس بەڕێز سۆران عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو خاڵی دوانزە ڕای یەکەم زۆر بەڕەهایی هاتووە ئەوەی برای بەڕێزم کاک دکتۆر فرسەد وتی و دکتۆرە بەهار وتی جای نەکردوێتەوە کە جەزایی مافی سکاڵاکار ئەمێنێتەوە یعنی ئەڵێ
دوای تەوابوونی خولی پەرلەمانی مافی سکاڵاکار لە گرتنەبەری ڕێیاسایی واتە هەرچی داوایەک بە سەبەبی کارەکەش بێ کە پەرلەمانتارە کردوێتی ئەمێنێتەوە و دوایی پەرلەمانتارە بێ لە کۆتایی خولەکە ڕێگای تەنها مەحکەمەی بۆ بمێنێتەوە. سوپاس. نظامی جارە بە لە پێشە بزین مناخانیش مناخان فەرموو ڕاست بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی 12 من لەگەڵ ڕای یەکەمدام ئەوە سەبارەت بە هەڵگرتنی چوارەم و پێنجەم و حوتەم لە مادەی 24 پژیری بەڕێز دکتۆرە واڵا دەکەم. سپاس. باشە سپاس بەڕێز دکتۆرە بەهار مەحموود قسەیەکی ترت هەبوو فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لێرە باسی سکاڵاکەین سکاڵا جەزائیە داوای مەدەنی تەنانەت هەڵگرتنی حەسانەشی ناوێ. بەس ئەو پرسیاری کاکسۆران وەجیهە ئەگەر حەسانە هەڵناگری لە پەرلەمان لەبەرەوەی پەیوەندی بە کاری پەرلەمانتارەکەەوە هەیە پەیوەندی بە ئەندامبوونی لە پەرلەمانەوە هەیە ئەی دوایەوەی کە تەواو بوو ئەو سکاڵانەی بەهۆی کاری پەرلەمانیەوە بووە هەر ئەمێنێ و بەردەوامە بێ بەڵێ فەرموو بەڕێز دکتۆر فرسەت. پەرلەمان کاری پەرلەمانی خۆ تاوان نییە. چێ قووەتەکەیە لەسەر کاری پەرلەمانی سکالە لەسەر ئەندامی پەرلەمان بکە. کاری پەرلەمانی مەشروعە 100% مەشروعە هەر کەسێک بە کۆی کاری پەرلەمانیەوە سکاڵای لەسەر بکرێ خۆمە حاکمی مەش هەندا ئەوە نین یەکسەر سکاڵایە کە ڕەتە بیتەوە ئەسڵەن کەسی شەر ئەوەی ناکە ئەوەی کە ئێمە باسی دەکەین تاوانە کەسێکی کوشت کەسێکی لێدا کەسێکی بریندار کرد ناوزڕانێکی گەورەی کرد ئەوە لە ناو پەرلەمان بی هەر تاوانە و هەر ڕەفی حەسانە دەکرێت لە دەرەوەی پەرلەمان بی هەروایە بۆیە ئەوەی بەهۆی کاری پەرلەمانیەوە بکرێ هیچ قووەتێک نییە بتوانیت ئێستا و لە داهاتوو لە پاش 6 ساڵی دیکەش سکاڵای لەسەر بکات و بشتی لەبەر ئەوەی ئێمە حەسانەمان دایتێ هەرچی بیڵێ لە چوارچەوەی کاری پەرلەمانی هەرچی بیکە لە چوارچەوەی ڕۆڵی ڕقابی ئەوە محمیە قانونیان و بۆیە هیچ کەسێک ناتوانێت سکاڵای لەسەر بکات. بەڵە باشە بەس بابزانین نقطەی نظامی کاک خەڵەف. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناڕوونیەک هەیە واتە لە نێوان ئەو پێشنیارانەی کە بەڕێز بێگەرخان کاکتۆر عیزەت و هەندێک لە پەرلەمانتارەکانش پێشنیاریان کرد تێنەگەیشتن هەیە لەلایەن بەڕێز سەرۆکی لیژنەی کاتی پێڕەوە تەسەورەکەم قسەکە لەسەر ئەمەیە ئەو کەیسانەی کە لە کاتی پەرلەمانتاریە پەرلەمانتارێک پێی هەستاوە بەرامبەر بە دەستگایەکی گەورە بەرامبەر بە کۆمپانیایەکی گەورە دواتر کە ئەو پەرلەمانتارە حەسانەی نامێنێت دوای کاری پەرلەمانی ئەم کۆمپانیا گەورە بە دنیایەک محامی و پارە و ئەوانەوە ئایا جەوی هەرێمی کوردستان وای لێ هاتووە ئێمە کە حەسانی لێ هەڵگیرێ ئەوە بکریان ئەبێ ئەو پەرلەمانتارە تا قیامەت محامی بگرێ و لە ڕێگەی دادگا بێ. باشە سپاس بەڕێز دکتۆرە ڕێواز. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بیر مێمە کاتێ مناقەشەی ئەوەمان کرد باسی مافی هاوڵاتیەکمان کرد کە پەرلەمانتارێک بەهۆی هەڵگرتنی پارێزبەندیەوە توانیوێتی ینی نەچۆتە محکەمە و مافی هاوڵاتیەکە ماوەتۆ پەیوەندی بەکاری پەرلەمانیەوە نەبووە. ئێمە ڕەنگە لەم مەسەلەیە دقیق نەبوو بێتین لە داڕشتنا بەڵام نیەتەکەمان بەو شێوەیە بووە بۆیە ینی بۆ حەلکردنی حاڵەتەکە ئەگەر هاوڕێکارم لە لیژنەکە پیان باش بێ سیاغەیەکەینەوە بەو شێوەی لەکەین جگە لەو داوایانەی کە پەیوەندی بەکاری پەرلەمانی هەیە دوای تەوابوونی خولی پەرلەمان مافی سکاڵاکە لە گرتنەبەری ڕێوشێنی یاسایی بەرامبەر پەرلەمانتار پارێزراو دەبێ ینی ئەو کاتە ئەو حاڵەتانە ناگرێتەوە بەڵام حاڵەتی تر بۆن منە من لە دەرەوە بە سیارەکەم لە مناڵێکە دەم ینی مناڵەکە ئەمرێ باشە ئەو هاوڵاتیە ئێوە حەسانم لێ هەڵ ناگرن لەبەرەوەی لێرە فراکسیۆنەکەم بۆ نمونە تەحالفەکە لەگەڵ فراکسیۆنەکانی تر باشە دواتر خاوەنی ئەو کەسە ینی ئەو کەسە ئەو باوکە حەقیەوەی نییە سکاڵام لەسەر بکە لەبەرەوەی من ینی بەس بۆ ئەوەیە ئێمە نیەتەکەمان من دڵنیام هەموو هاوڕێکانمان پاراستنی مافی خەڵک بووە نەک ئەوەی مافی کۆمپانیا و ئەوانە لەبەرەوە پێشنیارەکە بەو شێوەیە بێ و ئێمە سیاغەیەکەینەوە. باشە سپاس. دوو نقطەی نظامی تر هەیە کاک فەرات. بەڕێز سەر و کۆندەمانی پەرلەمان من قسەیەکم هەیە لەسەرەوەی کە ڕێز لە دام و دەستگاکانی حکوومەت بگرین. آخر ئەمە نقطەی نظامی نییە بەڕێز دکتۆر کاک فەرات ببوورە. باشە لەکوێ ڕوونکردنەوە بدەم. ئەتوانی ڕای خۆت بنێری بۆ لیژنەکە. من ئەمێ جەماوەر جوان لێبێ خەڵک گوێ لێبێ. آخر چونکە دەرگای گفتوگۆ داخرا لەسەر ئەو مادەیە کاک فەرهاد. آخر ئەو کاتەش دەستم هەڵبڕی دەستگاتان لێ نەبوو. سپاس. دەی باش لەبەر خاتری جەم. سپاس.
حەقی دوێنێمان لێکیتەوە بەڕێز دکتۆر عەزیز سابر بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر سەبارەت بە خاڵی 12 هیوادارم باش سیاغە بکرێتەوە ئەوەی داوای کەسیە و لەسەر کەسی پەرلەمانتارە تا قیامەت بارە سەری بێت تا دادگایەک لایەکاتەوە بەڵام ئەوەی کە خاوەنی کۆمپانیاکان بە بەو هەموو سەرمایە و محامیانەوە هەیەە پەرلەمانتار دوایەوە لە پەرلەمانتاری ڕۆژ تەحملی نە ئەوەکە نە لەگەڵەوان پێ باشە سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ بەڕێز سەرۆک پەرلەمان لە ڕاستیە داوای لە بوور نەکەم ئەگەر تۆزێک لە نوقتە نظامی چوومە دەر یەک تۆز تەنها ئەوەی کە من پێشتر وتم یعنی مەبەستمەوە نییە پرسیار هاوڕام پرسیارە بێ لە ڕێی پەرلەمانەوە بێ بەڵام گرفتی هاوڵاتیەکە بۆ نمونە هاوڵاتی هەیە شتیە ناوە بۆ لای من 3 ساڵە مامەڵەکەی یا لە ئەنجومەنی وەزیرانە یا لە وەزارەتێکە دە جاریش لە ڕێگەی پەرلەمانەوە محاولەی کردووە دوو هەمیشیان لە سەداسەد لەگەڵ ئەوام ئەو مادەیە سیاغە بەرگەی 12 سیاغە بکرێتەوە مافی هاوڵاتی هەمووی پارێزراوە بێ و ئێمە لە هیچ هاوڵاتیە گەورەتر نین لە ڕاستیە لە هەرێمی کوردستانە باشە سپاس چینە سەر مادەی 25 کە بیخوێنەوە بۆی بیخێنە گفتوگۆ مادەی 25 نەمانی ئەندامێتی یەکەم کۆتایی هاتنی ئەندامێتی لە یەکێک لەم حاڵەتانەدا دەبێت یەکەم کۆتایی هاتنی خولی پەرلەمان یا هەڵوەشاندنەوەی دووەم مردنی ئەندام سێەم وەرگرتنی یەکێک لە پۆستەکانی سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی وەزیران پۆستێکی دی فەرمی چوارەم نەتوانینی ئەندام بۆ هەستان بە کارە پەرلەمانیەکەی کە بە پێی راپۆرتی لیژنەی پزیشکی تایبەتمەند ساغ کرابێتەوە دووەم دەست لە کارکێشانەوە یەکەم ئەندام بۆی هەیە بەدەر لە مرج بە داوایەکی نووسرا و دەست لە کارکێشانەوە لە پەرلەمان پێشکەشی سەرۆک بکە دووەم پێویستە سەرۆک لە نزیکترین دانیشتنی پەرلەماندا داواکاریەکە بخاتە بەرنامەی کار بۆ ئەوەی لە هەر بارێکدا لە ماوەی 30 ڕۆژدا دەست لە کارکێشانەوەکە بە دەنگی زۆرینەی ئامادەبووان یەکلایی بکرێتەوە سێەم ئەندامی داواکار بۆی هەیە لە داواکەی پاشگەز ببێتەوە لە ڕێگەی پێشکەشکردنی داوایەکی نووسراو بۆ سەرۆک پێش دەنگدان لەسەر دەست لە کارکێشانەوەکەی سێەم لە دەستدانی ئەندامێتی واتە سقوط العضویە ئەندام لەم حاڵەتانە ئەندامێتی لە دەست دەدا یەکەم لە دەستدانی شیاوی یاسایی دووەم لە دەستدانی یەکێک لە مەرجەکانی ئەندامێتی کە لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داهاتوون سێەم حکومدران بەهۆی ئەنجامدانی تاوانێکی ئەنقەست یا کەتنێکی ئابڕووبەر چوارەم ئامادەنەبوونی ئەندام لە کۆبوونەوەکانی پەرلەمان بە پێی بڕگەی یەک لە مادەی 22 ئەم پەیڕەوە دەستخۆش کێ ناوی خۆیان وسێ بۆ قسەکردن لەسەر ئەم مادەیە ئەوە یەکسەر بینوسە بەڕێز کاک نازم کەبیر بەڕێز سەرۆکی پەرلەمان لە نەمانی ئەندامەتیدا کۆتایی هاتنی ئەندامەتی لە بەرگەی سێم من پێشنیار دەکەم کە بەرگەی سێم هەل بگیرێت بە بۆچوونی من ئەمە زیادە لە بری ئەوەی بنووسرێت بە هەر هۆکارێک لە هۆکارەکانی دەست لە کارکێشانەوەی زۆر سپاس زۆر سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ئەم خاڵی بۆ زیادکردی هەر ئەندامێک لەسەر خۆی لەسەر داوای خۆی دەستی لە کار کێشایەوە هیچ مافوو ئیمتیازاتێکی پەرلەمانی وەرنەگرێت باشە سپاس بەڕێز کاگایدن معروف بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش لەگەوەدام کە
لە مادەی 25 لە خاڵی سێ وەرگرتن یەک لە پۆستەکانی سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی وەزیران و هەر پۆستێکی در فەرمی ئەم خاڵە هەڵبژێرێتن لەبەرەوەی لێرەدا باشتر وایە وەرگرتنی یەکێک لەوان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و یاخود پۆستی جێگری ئەنجومەنی وەزیران یاخود پۆستی وەزیر نەبێتە هۆی کۆتای هاتنی ئەندامەتی پەرلەمان لەبەرەوەی ئەمە دەبێتە هۆی پتەوکردنی پەیوەندی نێوان پەرلەمان و حکوومەت وەڕۆلی پەرلەمان لە چاودێریکردن و کاروباری حکوومەت نزیکمان دەکاتەوە لە سیستەمی حکوومەت و پەرلەمانیدا کە ئەمە ئەم شێوازە لە هەندێک وڵاتانی جیهاندا تا کوێستەش پەیرەوە دەکرێت. زۆر سوپاس. زۆر سپاس. بەڕێز خات و حیات مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی برای بەڕێزم کاک نازم کەبیر ئەەکەم و لەسەر وە بڕگەی یەکەمە کۆتاییاتنی ئەندامێتی لە خاڵی چوارەمە نەتوانینی ئەندام بۆ هەڵسان بەکارە پەرلەمانەکەی بەپێی راپۆرتی پزیشکی تایبەتمەند ساخ کرا بێتەوە. ئایا ئەوە لە ناو هۆڵی پەرلەمانە ئەتوانرێت با بڵین لە ڕێگەی دەنگدانەوە ئەوە یەکلا بکرێتەوە یان تەنیا لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە یەکلا ئەکرێتەوە؟ سپاس. بەڕێز کاک بێسوون فایق. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من هەر لێرە تاکی دەکەمەوە سەرنجی کاک دکتۆر فرسەد ڕاکێشم پێم وابێ لە مادەی 22 من پێشنیارێکم بۆ کرد بەس نەینووسی بوو هەر لەوێش هاتووە کە لە ئەرکەکانی ئەنداما نابێت دوو وەزیفەی هەبێ لێرە جارێکی تر هاتووە بۆ یاگاتان لێبێ و گرنگیشە ئەم خاڵە بمێنێتەوە چونکە ناکرێ وەزیر بیت و ئەندامی پەرلەمان بێ مەتەعارض دروستەکە لەسەر مادەی لەسەر فەقەرەی 4 ئەمە ڕەکیکە و وشەی ساخ کرابێتەوە هاتووە من بەم شێوەیە لێکم کاتێک ئەندام نەتوانێت کارە پەرلەمانیەکەی ڕاپەڕێنێ کە بەپێی راپۆرتی لیژنەی پزیشکی تایبەتمەند سەڵمێنرابێ لە مادەی دومی لە فەقەرەی دومی شاپشگیری کاک دکتۆر شێرکۆوەکەم خاڵێکی دیکە ینی خۆ ئەندامێکی پەرلەمان کاتێ دەست لە کارە کێشێتەوە ئەو حەقەی هەبێت تۆ دەیخەیتە دەنگدان مەسەن لەم خولەیە هەبوو ئەندامی پەرلەمان دەستی لە کار کێشاوەتەوە بەڵام دوای هاتووە لێرە دەنگی نەهێناوە یعنی ئەو حەقەش بدەینەوە ئەندامی پەرلەمان کە دەستی لە کار کێشایەوە بە قبوڵ حسابێ. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک عەلی هالۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان نسبەت بە خاڵی سیەم وەرگرتنی یەکێک لە پۆستەکانی سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی وەزیران بەڕێی من ئەوەی ئەنجومەنی وەزیران لا ببرێت ئەگەر یاساش ڕێگانەدات یاساکانی تر هەموار بکرێنەوە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو مۆدلێکی زۆر سەرکەوتوشە کە وەزیر ئەندام پەرلەمانە سەرۆک وەزیران ئەندام پەرلەمانە بۆ ئەوەی هەماهەنگیەکی باشتر هەبێت هەم لە نێوان پەرلەمان و حکوومەت هەمیش باش وەزیرەکان نزیک بن لە خەڵک و بتوانن لە دەرد و کەم و کۆڕی خەلتێ بگەن و داواکاری خەڵک جێبەجێ بکەن. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆرە ڤالا فەرید. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 25 خاڵی سێم پشتگیری لە بەڕێز کاک نازم و بەڕێز کاک عەلی دەکەم و هەڵبژیرێتن باشترە لەبەرەوەی هەڵگرتنی زیاتر چەسپاندنی نظامی پەرلەمانیە کە هەمومان داواکارینەوە و ئێستاش پەیڕەو کراوە لە هەرێمی کوردستان. یعنی هەموو بڕگەی سێم؟ بەڵێ بڕگەی سێم. لە سێم لە دەستدانی ئەندامەتی سقوط العەضویە خاڵی سێم مەبەستیان چ بووە لە خاڵی سێم؟ تەنها ڕوونکردنەوە. سپاس. سپاس. فەرموون ئەندامانی سەرۆکایەتی و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕەو. بەڕێز دکتۆر فرسەت سۆفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو بابەتەی کە زۆرترین گفتوگۆی لەسەر دەکرێەوە ئێمەش زۆر گفتوگۆمان لەسەری کرد ئایا کاتێک کە کەسێک لەو پەرلەمانە بۆ وەزیر حەقی هەبێ وەزیر بێ و ئەندام پەرلەمان بێ ئەمە قسەیەکی زۆر ڕاستە لە سیستەمی پەرلەمانی کە با بڵێن بەریتانیا دایکی سیستەمی پەرلەمانی ئێستاش لەوێ دەکرێت ئەندامی پەرلەمان وەزیریش بێ بەڵام ئێمە سەیری تەجروبەی بەغدامان کرد هەر سیستەمەکە پەرلەمانیە و
و بەڵام لەوێ قەدەغ کراوە کاتێک کە بۆ وەزیر یەکسەر لە پەرلەمان بەدەست لە کارکێشاوە هەژمار دەکرێت ئەمە وەکو ئەساس زۆر ئاساییەوە تقریبان قاعیدەشە کە دەکرێت وەزیر بێ ئەندام پەرلەمان بێ مادام ئێمە سیستەمان پەرلەمانیە بەڵام لە هەمان کاتدا سەیرمان کرد لە کوردستان عەمەلی نییە و زۆربەی ئەو حاڵەتانی ڕوشیان داوە یەکسەر کە وەزیر دەست بەکار بووە وانەی کە لەو خولەی ئێمەش کرا یەکسەر دەستی لە کار کێشاوەتەوە و لە دیوەش کەش سەیرمان کرد کاتێک کە کەسێک ئەندامی پەرلەمان بێ و وەزیریش بێ و لە لیژنەیەک بێ کە لە وەزارەتەکەی خۆیەتی و ئەنی تۆزێک ئەوە لە لیژنەی پەیڕە و دیراسەمان کرد ئێمە گەیشتینە ئەو ڕایی کە بۆ پەرلەمان باشترە یەکسەر دەست لە کارکێشاوە هەژمار بکرێ ئەوەی تریش کە کاک بەستون باسی کرد ئێمە لەوێ لە مادەی 22 باسی ئەنجومەنە هەڵبژێردراوەکانش کراوە يعني أو برجي جناب يعني أو أنجماني محافظات وأنا ناكر لها ما كاد لا أنجماني محافظة بيو لبرلمانيش يعني أو بل أوش باس كراوة بلا ما ويك كلا شرطكاني كوتاي هاتني اندامتي أوي تريان سبارت ببرجي سيم بما دكتورة فالا باسكر لدزداني اندامتي سقوط العضوية يعني يككل ما بحرون كرنويش عام بدم كرمانا سيبش يعني نماني اندامتي يكشان ويك كوتاي هاتني اندامتيا بشوازك يعني لدروي إرادة اندامه خوي كوتاي بده كسك دمري أو تريان دس لكار كشانوي خوي بإرادة خوي دس لكار دكشتوه يعني كرمانا سيبش أو تريان لدزداني اندامتيا بهوي سببك كدي مثلا نماني شاويت يتزعوا عقلي لدستدات يعني هر سبب مرزي كتير لمرزكاني لا سهل بجاناتوا يكلواني تر كاتك كسك اندامي برلمانه حكم ددري بتوانك ك بعمدي انزامي دابي يعني بابلين كتنيشي ابروبري كردبي لو كاتك كاندامي برلمانه لو كاتا كاو تواني كردو حكم درا يكسر اندامي تيكشي لدزدادات بوي اما بوشوي بولين ما كرد بو اوي رونتر بي وبالتأكيد لقل عندما نجينا بيشي دادتين ولا شو عندنا بيوستي باي عادة صياغة به بباشتر كر دني أو رأيني إيوه كبالتأكيد رأي زور باشي تدابو إما بكو باسم كرد هول ددين لكاتي خصنا دنگداني هم أواني بيوندي بصياغة مش هسمان كرد بشكي زوري ما دكان مع الروس صياغة وبيوستي عم ببيداتونه ويا تأكيد بيداتينوا باشتري دكين جنزاتري دكين رأي كاني إيوش هموي بنظر اعتبار وردقرينو زور سپاس هیچ ئیزافەیەکی تر نییە کەواتە تکایە مادەی 26 بکەنەوە بۆ بیخێنە دەنگەوە بیخێنە گفتوگۆوە ببوورن. مادەی 26 دەنگدان لەسەر لە دەستدانی ئەندامەتی بە شێوەی نهێنی دەبێت. بەڕێزان کی قسەی هەیە لەسەر مادەی 26 بەنای خۆی بنووسێ. بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین بەڕێز سەرۆش فەرمان من پێشنیاز دەکەم تەنهامەی بۆ زیادکریە دەنگدان لەسەر لە دەستدانی ئەندامەتی بە شێوەی نهێنی دەبێت و بە زۆرینەی ڕەها واتە 50 زایدەن یەک بێت. سپاس. باشە سپاس بەڕێز کاک نازم کەبیر. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من داوای ڕوونکردنەوەیەک لە لیژنە دەکەم ینی بۆ بە شێوەیەکی نهێنی بێتن. زۆر سپاس. باشە سپاس. بەڕێزان لە لیژنەی کاتی پەیڕەو فەرموون ڕوونکردنەوەتان چییە؟ زۆرینەی ڕەها بەڕێز دکتۆرە ڕەواز فەرموو.
بەڕێستەرۆکی پەرلەمان سەبارەت بە ئەوەی کە زۆرینەکەمان دانەناوە ئەوە ئەبێ دراسەیەکەین لە لیژنەکە بەڵام ئەوەی کە کاک نازم ئەڵێ بۆچی نهێنی بێ ئەمە زۆر مناقەشەی ئەمەمان کرد زۆر جار ئەندامێکی پەرلەمان کە ئیستیقالەکە ڕەنگە ئەندامانی تری پەرلەمان هەندێکیان ئیحراج بن بەوەی کە بڵێن بەڵێ یان نەخێر ئێمە بۆی ئەندامی پەرلەمان لەو ئیحراجی ڕزگارکەین ئەوەمان داناوە کە نهێنی بێ و دوجار بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەوەیەک لایەکەنەوە طبعا سقوطيش يعني حالة كاني تريج بوي خلق إحراج نبي رفيقة كات استقالة كسقوطي أندامتي هي بيس سكاكة تو ضني لسر بدي بوي كس إحراج نبي ممكن سيك بشغلك موضوعي دنگ بده سباس باشا سباس مادي بالسحوت بلا فرمو برسكاك سوران بەڕێسەرۆکی پەرلەمان دیارە مادەی 26 تەنها لەسەر سقوتی عوزویەیە یعنی تەنها لە مادەی 25 تەنها لەسەر بڕگەی سێیەمێتی ئەوەی ئەوە ڕوون بێ مادەی 27 ئەگەر کورسیەکی پەرلەمان بەتاڵ مایەوە ئەوە بە پێی یاسا کارپێکراوەکان کاندیدێکی تری هەمان لیست جێگەی دەگرێتەوە کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە کەس نییە کەواتە گفتوگوی لەسەر ناکرێ بەڕێزان بەم شێوە هاتینە کۆتایی کۆبوونەوەی ئەمڕۆ زۆر سپاس